ئازیزانمان لە هەردەیەکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیوای نەوەلایەکتان لەش ساق و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە ورگە بابەتمان ئامادە کردوون بۆ هیوای تاکۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا ورگە بابەتەکانمان ببین. بەڵێ ئازیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوەری سەرەکی پێک دێت. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانەکەین. بزانین و ئامارانە چین کە لە هەرێمی کوردستان تۆمار کراون بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکە بە کام لایە باشتر بەکارهێنراوە. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین لە کاتی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ئایا یاسایەک هەیە کە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە سزای ئەو کەسە بات کە خراپ بەکاری ئەهێنێ و لە ئێستادا ئەرکی تاک چییە بەرامبەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دواتریش باس لەوە دەکەین کە ئەرکی حکومەت لە بەرامبەر ئەوەی کە ئەم کێشانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاد نەکەن و تەشەنە نەکەن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لا نەخۆشیەکانی شەویلگاکەین. بزانین کە شەویلگا کوێ ئەگرێتەوە و نەخۆشیەکانی چین. لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە هۆکارەکانی توشبوون بۆ نەخۆشیانە چین و نیشانەکانی چین چۆن بتوانین بزانین کە کەسی بەرامبەرمان ئەم نەخۆشیانەی هەیە و لە هەمان کاتیشدا ئەرکی ئێمە چی ئەبێت بەرامبەر بۆ کەسانی کەم نەخۆشیانیان هەیە و ئەرکی خۆی چی ئەبێت پێویستە ئەو ڕێکارانە چییە بیگرێتە بەر بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشیەکەی بکات و چارەسەرە سروشتەکان چین بۆ ئەم کەسە. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوایە چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە خۆشویستن بۆ کارەکەت ئەەکەین. وەک ئەزانین کە بێگومان ئێمە هەر ڕۆژانە ئەگەر دەست بکەین بە هەر ئیشێک بێگومان گرنگە کە حەز و سەلیقەمان هەبێ بۆ کارەکەمان. ئێمە بڕۆ باس لەوە دەکەین کە ئەم خۆشەویستی و حەزە چۆن دروست بکەین بۆ کارەکەمان. لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر حەزمان بۆ ئەو ئیشەی کە ئەیکەین و باس لەوە دەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە پلانمان هەبێت بۆ ئەو کاروبارەی ڕۆژانە ئەیکەین بۆی کە بتوانین سەرکەوتوو بین تێیدا. بەڵێ ئازیزانمانەوە تەواوی ورگە بابەتەکانی ئەو ڕۆمانە بۆ هیوای تاکۆتایی بینەرمان بن و سوود لا ورگە بابەتەکانمان ببینن. بەڵێ خۆشەویستانم هەر وەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باز لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانەکەین. بزانین کە یاسا چییە بەرامبەر بۆ کەسانەی کە خراپ تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارهێنن سزاکان چین. لە هەمان کاتیشدا ئەرکی تاک لێرەیە چی ئەبێت بۆ ئەوەی کە بتوانێت تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی تەندروست بەکاربهێنێ. هەر بۆ مەبەستش بەڕێز سیڤان سپێر شارەزا لە بواری ئایتی و خوێندکاری ماستەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانە. کاک سیڤان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێراتی. کاک سیڤان با سەرتا باسێک لەوە بکەین کە مێژووی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆکەی. ئەگەر ئێمە بمانێ باسی مێژووی تۆڕی کۆمەڵاتیکەین بە شێوەیەکی گشتی ئەتوانین لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکۆ دەست پێ بکەین کە لە ساڵی 2023 کەسێک کە لە قۆناغی دوی زانکۆ ئەبێت لە زانکۆی هاروارد بە ناوی مارک زوکەربێرگ کە پرۆژەیەکی ئەبێت. ئەم پرۆژەیە بیرۆکەکەی لەوە سەرچاواگرێ لە یاریەکەوە هۆت ئۆر نۆت. ئەم شێوازی ئەم پرۆژەیە بەو شێوازەیە کە دوو وێنە دائەنرێت. ئەم دوو وێنەیە هەرجارە و با بڵێین پرسیار لەسەر بەشێکی ئەم وێنەیەکە کامیانت پێ جوانە کامیانت پێ باشە تا لە کۆداییدا با بڵێین باشترین وێنیان یاخو سەرنجڕاکێشترین وێنیان دیاریەکرێ. ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ لە ناو خوێندکارەکانە با بڵێین پێشوازیکی باشی لەیەکرێ. بۆیە خاوەنی پرۆژەکە کە مارک زوکەربێرگ لە بڕیار ئەدات کە پرۆژەکەی بکا بە بیخاتە سەروێ با بڵێین بیکا بە شێوازی ئۆنلاین لە ساڵی 2004دا. بۆیە لە ماوەی کەمتر لە مانگێکدا نیوەی خوێندکارانی زانکۆکە یاخود با بڵێین بەشەکەی خۆی ئەکاونتیان ئەبێ یاخود پرۆفایلی تایبەت بە خۆیان ئەبێ و ئەمە ژواکە کە زوو بچێتە ناو تاکەوانێ لە زانکۆکان چەند زانکۆیەکی تریش بەکاری بێرن تاکو بەردەوام ئەبێ و ئەوەی ئەبینین کە ئێستا هەیە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک. بەگشتی کاک سیڤان لەکەیدا گەشتە هەرێمی کوردستان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ ئەتوانین بڵین هەر لەگەڵ دروستبوونیە بە دوای بە کەمتر لە چەند ساڵێک لە ساڵانی 2006 بە تایبەت ئەو کاتەی کە فەیسبووک با بڵین لەو ساڵانەدا دەکاتە لووتکە لەو کاتانە بە هەرێمی کوردستان یاخۆ با بڵین بە شارزانی بواری ئایتی ئاشنا ئەبێت و بەکارەهێنرێت. ئێمە ئەوەشمان بینێت چەندین تۆڕی کۆمەڵاتی ترمانێت تەنها فەیسبووک نییە. بۆ نمونە ئینستاگراممان هەیە کە لە ساڵی 2010
دامەزرێت و سناپچاتمان هەیە لە ساڵی 2011 و تویترمان هەیە لە ساڵی 2006 و هەروەها تیکتۆکە لە ساڵی 2016 زیاتر بڵاو ئەبێتەوە بەڵام بیرۆکەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 2012. کاکسیڤان با باسە کلۆ بکەین کە داتای دروستکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە عێراقدا چەند داتایە و ئەمەوێت ئاماژەی پێ بکەین هۆکاری چیە لە ئێستادا ئەو نەزۆر بووە. بەڵێ خۆی بەڕاستی من بەپێی ئەو گەڕانانەی کە بۆی گەڕاوم لە چەند سایتێکی باوەڕ پێکراوە لەوانە ئۆبیرلۆ هۆتسویت بە هاوبەشی لەگەڵ با بڵین شەریکەی وی ئار سۆشیال چەند داتایەکیان بڵاو کردوێتەوە بۆ ساڵی 2019 کە داتاکان ئەومان پێڵێن بەڕاستی تۆڕی کۆمەڵایەتیەکان ئەتوان بڵێم کۆنتترۆلی ژیانی مرۆڤیان کردووە. بۆ نمونە داتاکانەوەمان پێڵێن کە نزیکەی 3.5 بیلیۆن ئەکاونتی ئەکتیف هەیە با بڵین ئەکاونتی ئەکتیف مەبەسمان لەوەی ینی ئەو ئەکاونتە پۆست بڵاوە کاتەوە لایکەکە کۆمنتەکە و کۆمەڵی هەر تاکێک چەندین ئەکاونتی بەڵێ 3.5 بیلیۆنە و لەم ژمارەیەشە پشکیشێر وەکوتمان بەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەکە کە نزیکە بێتەوە لە 2.4 بیلیۆن ئەکاونت و زۆربەی زۆری ئەوانەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارهێنن ئەوانن کە لە ڕێگەی مۆبایلەوە بەکارهێنین ئەمەش ئەومان پێ ئەڵێ کە مۆبایل پێشکەوتنی مۆبایلی زیرەک هۆکارێک بووە بۆ زیاتر تەشەنەکردن و بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەم ڕێژەیە کە ئێستا ئێمە باسمان کرد ساڵانە بە ڕێژەی لە 9 زیاد ئەکات جگە لە ساڵی 2020 واتە ساڵانە ئەم ڕێژەیە لە 9 زیاکە کە نزیکی 288 میلیۆن ئەکاونتەکە ساڵانە کە ئەم ڕێژەیە زیادەکە و ئەوەی کە زۆر یعنی با بڵین جێگەی ئەوەیە کە پرسیار بکەین بۆ نمونە تەنها لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامە ڕۆژانە 500 میلیۆن پۆست ئەکرێت با بڵین یعنی 500 میلیۆن پۆست ئەکرێت ئەمە ژمارەیەکی زۆرە ئەمە ئەو لێرەشەوە ئەومان بۆ ڕوو نەبێتەوە کە ئەتوانین بڵین تۆڕی کۆمەڵایەتی کاتی زۆر لە تاک و بە شێوەیەکی گشتی لە مرۆڤایەتی و لە تاک گرتووە. کاکسیڤان با باسێک لۆ بکەین بەڕێزی وەکو شارەزایەک لە بواری ئایتی ئەمە بزانم کە بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر بە مەبەستی خراپ بەکارهێنان بەکار ئەهێنرێن یاخود بە باش بەکارهێنان و هۆکارەکەی بۆ چیەگەڕێتەوە. پێشوی ئەوشکەم ئەگەر هاوکاریم بکەیت من ئامارێکی عێراقیش بڵاو کەموانێ ئەوەی کە بۆ عێراقەیە بەداخەوە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی کە ئێستا با بڵین بەداخەوە کە دەوڵەت نییە و ئاماری تایبەت بەخۆی هەبێ بڵاویکەنەوەانێ لە ناو عێراقا ئاژمار کراوە لە ناو عێراقا نزیکی 19 میلیۆن ئەکاونت هەیە لەم 19 میلیۆن ئەکاونتە ئەوەی کە جێگەی تێڕامان بوو من ینی ویستم ئاماژەی پێ بم ڕێژەی بەکارهێنانی ئەوانەی کە کوڕن یاخود کچن تقریبا ئەتوان بڵێم یەکسانن بۆ نمونە لە 50.6یان کوڕن کە ئەکاونتەکانیان بەکارهێناوە لە 49.4یان کچن بەکاریان هێناوە و پشکی شێر لێ دیسان و لێرا بەر فەیسبووکەکەوێت دواتر ئینستاگرام پاشان تیکتۆک ئەنجا سناپچات ئەم ڕێژیان بەرەکەوێ و شتێکی تریش کە تۆڕی کۆمەڵایەتیەکان کەمترین کات بۆ بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی بۆ یەک تاک نزیکی 3 کاتژمێرە لە ڕۆژێکدا ینی هەر تاکێک بە نزیکەی بە کەمترین کات کە وەرگیراوە 3 کاتژمێرە لەم 3 کاتژمێرەش نیو کاتژمێریان تەنها بە سناپچاتەوانێ خەریکە بێ کەواتە ئەمە ئەوەمان پێ ئەڵێن تۆڕی کۆمەڵایەتی هەم باشی هەیە هەم خراپیشی هەیە بۆیە ئێمە ئەتوانین بڵین ئەگەر لە سەرەتا بە باشیەکان دەست پێ بکەین تۆڕی کۆمەڵایەتی یەکێک لەو شۆڕشانەی کە بەرپای کرد یاخود با بڵین یەکێ لەو باشیانەی کە زۆر ڕەنگی دایەوە لە بواری ئیکۆمێرسا بوو با بڵین بازرگانی ئەلکترۆنیە بوو ئەگەر ئێستا دیقەت بەی زۆربەی زۆری بازرگانەکان یاخود ئەو کۆمپانیانەی کە لە بواری بازرگانی یاخود کاڵایەکیان هەیە یاخود هەر جۆرە
کارێکەکەن ئەوەندەی بایەق بە سوۆسیال میدیا ئەدەن وەکو ئەوە نییە کە بایەق بە لایەنێکی تر بدەن و لەو ڕێگەشەوە ڕکلام بۆ بەتایکی و لەسەر ئەمەش داتامان هەیە هەر لە هەمان ئەو باڵین کۆمپانیانەی کە باسمان کرد ئەو ئاماریان وەرگرتووە عساییە کراوە لە ناو ئەو کەسانی کە بازرگانن یاخود باڵین کارێکیان هەیە لە 1970 ئەو کەسانە پیان وا بۆ تۆڕی کۆمەڵایەتی کاریگەری ئەرێنی هەبووە لەسەر کارەکانیان کەواتە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیە باشەکانی تۆڕی کۆمەڵایەتی کە لە بواری بازرگانی ئەلکترۆنیە یەکێکی تر لەو بابەتانە ئەتوانین بڵین یعنی تاک بەرەو پێشەوە چووە لە هەندێک بواردا بۆ نمونە من گەنجێکم شارزایم هەیە لە بوارێکدا پێشتر نەمەتوانی بە ئاسانی بیگەێنم بە خەڵکی یاخود بیگەێنم بۆ کەسانەی کە پێویستیان بەم زانیاریانەی من هەیە ئێستا من لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەتوانم ڤیددیوێ لایڤێ بکەمەوە یاخود ڤیددیوێ بڵاوکەمەوە یاخود پۆستێک بکەم لەسەر ئەو بابەتەی کە زانیاریم هەیە تێیدا قسە بکەم و سوودێ بگەێنم بە ئەو کەسانی کە پێویستیان پێویست خۆش بێت کاکسیڤان با باسێک لە کاریگەریەکانی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بە تایبەت لەسەر خودی تاک ئەمە بزانین کە کاریگەریە دەرونیەکانی چی ئەگەر هاتوو کەسێک کێشێکی بۆ دروست بوو لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی خراپ بەکارهێنانیەوە کاریگەری چی ئەبێت لەسەرەوە کەسە وەکوتمان ئەمە باسی باشەکانیمان کرد لە سەرەتایە بەڵام ئەتوانم بڵێم تۆڕی کۆمەڵایەتی ئێستا گەورەترین دوژمنی مرۆڤایەتیە بەڕاستی ئەوەشمان بینی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوانێ چۆن ئەتوانم بڵێم لە ڕووی سیاسیەوانێ لێکەوتەکانیمان بینی هەروەکو ئەوەی کە لە بەهاری عەرەبیدا ڕوویدا تەنها لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ناونرا بە شۆڕشی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دواتر لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ ئێمە ئەبینین و ئەزانین بە تایبەت دەگەر باسی خۆمان بکەین هەرێمی کوردستان بکەین ئەبینین کە تاکی کوردی بەرەو چه ئاقارێک ئەچێ بە هۆی خراپ بەکارهێنانی تۆڕەکانەوانێ و بەداخیشەوە کە ناتوانین هیچ شتێ بکەین و هیچیان بەرامبەر بکەین بەڕاستی لێکەوتی خراپی هەیە لەسەر دەرونی تاک بۆ نمونە گەنجێک تۆڕێکی کۆمەڵایەتی هەیە ڤیددیۆیەکی شخصی خۆی ئەکات لە مۆبایلەکەیدا یاخود با بڵین لە سوعبەتێکەکە یاخود با بڵین حرەکێک جوڵێک یا گوێنەیەکی کۆنی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئەمە بە ئاقارێکی ترا ئەبرێت و زوشت بڵاو ئەبێتەوە ئەگات بە هەموو کەسێک کە لەو شوێنەدایە ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری دەرونی ئەبێت لەسەر ئەو تاکە و بیستوشمانە و بینیویشمانە کە چەندین حاڵەتی خۆکوشتن هەبووە کە هۆکارەکەی گەڕاوەتە بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دڵنیاییەوانێ ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە کە تاکی کوردی بیخاتە سەرسوی خۆی. کاکسیڤان ئاماژەت بۆت کرد کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی خراپ بەکارهێنرێن زۆرتر ئەمە باسە کلۆ بکەین کە هیچ یاسایەک هەیە کە تایبەت بێ بە سزادانی ئەو کەسانی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی خراپ بەکارهێنن بەداخەوانێ ئەوەی کە گرفتە لە ئێستادا بەگشتی لە عێراق و بە تایبەت لە هەرێمی کوردستانە نەخێر شتێکی لەو بابەتە نییە هیچ یاسایەک نییە بۆ ئەوەی کە بە تایبەت بێ بە تۆڕی کۆمەڵایەتی کە خراپ بەکارێ بۆ نمونە ئێمە ئەبینین کە کەسایەتیمان هەیە کەسایەتی ناودوار هەم لە بواری هونەری هەم لە بواری سیاسی هەم لە بواری ئەدەبی کە ئەبێت ئەگەر لەگەر ناو هەر میلەتێکی ترابێت شانازیان پێوەکەن و یعنی لە مێژوودا تۆمارەکرێنەمانە بەڵام بەداخەوە لەلایەن گەنجانێکەوە کە هیچ شارزایەکیان لەسەر ژیانی ئەو کەسانە نییە یعنی با بڵین سوکایەتی بەم کەسانە ئەکرێت تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ڤیو بەکار ئەهێنرێت بۆ مەبەستی باش بەکار ناهێنرێت بۆ نمونە سوودێک بە بەرامبەر بگەێنیت لە ڕێی بەکارهێنانیەوە بەڵێ طبعاً ئەوەی کە ئێستا کە ئەم خراپ بەکارهێنانەیە ئەمە خۆ طبعاً کە من تۆڕی کۆمەڵایەتی خراپ بەکارهێنم چ سوودێک بە منەگەێنێ پێویستە و پرسیارەکەن یعنی من بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتی چه سوودێمە ئەوەی کە سوود بە منەگەێنێ کە خراپ بەکارهێنم تەنها ڤیوە یاخود با بڵین لایکە یاخود با بڵین ئەو شوێنکەوتانەیە کە من هەمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی هەبێ لە هەمان کاتا ئەمە ئەتوانم بڵێم
کۆمەڵگاش تەسیری هەبوو لەسەرەمە چۆن بۆ نمونە هاتووە ئەو کەسانی کە بەداخەوانێ خراپ تۆڕی کۆمەڵاتی بەکارهێنن بەبێ ڕەچاوکردنی باگراوندی ئەم کەسە هاتوون تەنها لەبەر ئەوەی کە ویوی زۆرە ئەم شخصە ئەم تاکە هاتوون بۆ نمونە ڕیکلامی پێەکەن یعنی با بڵێن ئێهێنە سەر شاشەکان ئاکتی پێەکەن با بڵێن لە دراماکانە بەشداری پێەکەن بەداخەوە لەگەڵ ئەو پەڕی ڕێزما بۆ بەڕێستان و هاوڕێیانتان کە جێگەی شانازین کەس ئەیانهێنە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنەوانێ و گەورەیان ئەکەن ینی ئەمە وا ئەکات تاک حەز بە و ئیشە بکات هاندان وەکو هاندانێکە بێ بۆ ئەو تاکە کە بەردەوام بێ لەسەر ئەم کارە خراپەی وە لە هەمان کاتیشە کە ئەم بەردەوامە لەسەر ئەم کارە خراپە ئێمە وەکو کەسانێک کە هەز بە بەرپرسیارەتیەکەین و ئەمانێ ئەم هەڵەیە ڕاستکەینەوە هیچ پشگیریەکمان نییە لە ڕووی قانونیەوە چکە یاسایەک نییە من بچم بۆ نمونە لە ڕێگەی ئەو یاسایەوانێ ئەم تاکە ڕابگرم بڵێم تۆ تۆڕی کۆمەڵاتی خراپ بەکارهێنی تۆ ئەمە بۆ نمونە کللتوری من ناشرینەکەی تۆ بۆ نمونە یعنی ئیشەکەی من ناشرینەکە یعنی من ڕاگەاندن کارێکم یعنی هیلاکەت و ماندوو بوون و زۆر شتم کردووە و بە شێوەیەکی پرۆفشنال گەیشتومەتە ئەم شوێنە بەڵام تۆ بەم شێوازە ینی هیچ یاسایەکمان نییە بەداخەوانێ نە لە هەرێمی کوردستان نە لە ڕێ ئێرە کاکسیڤان ئەگەر هاتو ئێمە باسمان لەوە کرد کە هیچ یاسایەکمان نیە لەم کاتەدا پێویستە ئێمە چی بکەین تاکی کوردی چی بکات بۆ ئەوەی کە تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی تەندروست بەکاربهێنێت وەکوتمان مادام هیچ یاسایەک نەبێ و لە هەمان کاتا بۆ نمونە هیچ دەستگایەک نەبێت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەرپرسیار کرابێ بە لێپرسینەوە لەو کەسانی کە خراپ بەکاریهێنن ئەوەی کە ئەکەوێتە سەر ئەرکی تاک لە ناو کۆمەڵگەی کوردیە زیاتر شارزانی بواری تەکنەلۆژیایە ئەوانەی کە کەسانێک کە شارزان لە بواری ئایتی و تەکنەلۆژیا هەیە من دووشت زۆر بە پێشنیارەکەم کە ئەم شتانە هاوڕێیانمان لە بواری ئایتی و تەکنەلۆژیا و تاکی کوردی هەوڵی ئەم شتانە بە ئەوانەی کە هەست بە بەرپرسیارەتیەکەن یەکەمین وەڵامدانەوەیەکمان هەبێت ئێمە کە چیتر ئەم شتانە با بڵێن ئەمانە نمونەیەک نین لە گەنجی کورد گەنجی کورد زۆر گەورەترە لەمانە گەنجی کورد زۆر زیاتری پێ لەمانە گەنجی کورد زۆر ئەگەر ڕێگەی پێ بدریا و کاری بکرێت زۆر زیاتر ئەکا لەم شتانەی کە شتێکی بێ بنەمان ئەمیش لە ڕێگەی چیوەتوانین بە هەمان شێوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێمە کاردانەوەمان هەبێ دووەمین لە ڕێگەی هۆشیارکردنەوەی تاک بۆ نمونە لە ڕێگەی سیمینارات و وەرکشۆپەوە ئێمە ئەتوانین لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاوە بۆ نمونە ئەم ساڵی خوێندن کە دەست پێکات باقیچێکە لە سەرەتایە بۆ نمونە بۆ خوێندنگە ناوەندیەکان ئەوانەی کە با بڵێن تەمەنیان لە نێوان 15 بۆ 18 ساڵێکایە بین سیمیناراتیان بۆ بکەین مانگانە سیمیناراتیان بۆ بکەین ئاگاداریان کەینەوە کە تۆڕی کۆمەڵاتی چیە چۆن بەکارێ چۆن بەکاری بێنین چۆن ئاگامان لە خۆمان بێت چۆن خۆمان پارێزین وە لە بامان شێوە لە زانکۆکانە ئەم شتانە بکرێت چونکە هەر لەسەر ئەو داتانەی کە وەرمانگرتو هەر لەو سایتانەوانێ ئەڵێ ئەو ڕێنجەی کە بۆ تەمەندانراوە زۆر با بڵێن تۆڕی کۆمەڵاتی بەکارهێنێ پشکی شێربەر ئەو تەمەنە ئەکەوێت کە لە نێوان 18 بۆ 24 ساڵە واتە ئێمە ئەتوانین بڵین لە ڕێگەی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بەکردنەوەی سیمینارات و وەرکشۆپ ئەتوانین باشترین سوود بگەێنین بە گەنجی کورد. کاکسیڤان باباسێک لەو پرۆژێ بکەین کە لایەن بەڕێستان و چەند کەسێکی ترەوە خەریکن کاری لەسەر ئەەکەن ئەمێ بزانم کە ئەو پرۆژەیە باس لە چی ئەکا و تا چەند سوود ئەگەێنێت بەو کەسانەی کە خراپ تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارهێنن. بەڵێ وەڵاهی ئێمە من خۆم وەکو سیڤان من بەڕاستی زۆر دڵگران بووم بەوەی کە لە تۆڕی کۆمەڵاتیە ئەمبینی چکە بەڕاستی من لە ناو گەنجام بە حقوقی کارەکەمەوانێ ئەزانم کە تاکی کوردی زۆر گەورەتر لەوانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەیبینین و زۆر ئەگەر ڕێگان پێ بدرێت لە گەنجی زۆر وڵاتانی تر لە پێشتر ئەبن بۆیە لە سۆنگەی هەستکردن بەم بەرپرسیارەتیە لەگەڵ چەند هاوڕێکی خۆما بە هاوکاری گروپی سۆفتوەی کە
خۆشم ئەندامێکم لەو گروپەیە و کاری پرۆگرام سازیەکەن. بڕیارماندا کە پرۆژەیەکمان هەبێ پرۆژەکە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە بە شێوازی ڤیدۆیی ئێمە لایەنە باش و خراپەکانی تەکنەلۆژیا بە گشتی و تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەت بڵاوکەینەوانێ ئیشاڵا لە داهاتوویەکی زۆر نزیکە یەکەم ڤیدۆمان بڵاو ئەبێتەوانێ و ئەمە بەردەوامی ئەبێت با بڵێن ناوەسێت بەردەوامی ئەبێ هەتاکو و ئینشاڵا ئەمە ببێتە هاندانێک بۆ کەسانی تر وەکو ئێمە پرۆژەی لەم جۆرەیان هەبێت و بتوانین هەر نەبێ ئەگەر لایەنە باش و خراپەکانیشی ڕوونکەینەوە بۆ تاک بۆی چیتر شوێن ئەو کەسانە نەکەون کە بۆ مەرامی بازرگانیکردن هەست و سۆز و با بڵێن حەز و ئارەزووی ئەو کەسانە بەکارهێنن کە لایکی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەوانیان کردو. دەستان خۆش بێت. کاکسیڤان باست لەوە کرد کە یاسایەک نییە تایبەت بە بەکارهێنانی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. تا چەند ئەم پرۆژانە گرنگم بۆ ئەوەی کەوا بکات لە داهاتوودا یاسایەک هەبێت تایبەت بێ بە سزادانی ئەو کەسانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە خراپ بەکارهێنن. تا چەند ئێوە وەکو شارەزایانی ئایتی کارتان لەسەر ئەوە کردووە کە یاسایەک هەبێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ وەڵی ئەو پرۆژەی ئێمە وەکوتم ستافێکین بەشێک لەو هاوڕیانە کە لەگەڵمانان لە بواری یاساییە شارەزایان هەیە یاخود با بڵێن بڕوانامەیان لە بواری یاساییە هەیە وە کەسانێکن کە سوپاس بەخوا با بڵێن بەپێی ئەوەی کە هیانە لە بواری یاسایە شارەزایان هەیە ئەوان ڕێنماییمانەکەن و پێمان ئەڵێن کە ئێمە چی بکەین و چی نەکەین و ئێمە بڕیارمانداوە پەیوەندی کۆنتاک لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستانە کۆنتاک دروستکەین کە یاخود لەگەڵ ئەو کەسانەی کە لەو بوارەدا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لایانی پەیوەندیدارن ئێمە بتوانین پەیوەندیشیان لەگەڵا دروستکەین کە ئێمە چیمان پێکرێ و ئەوانیش ئەتوانن چی بکەن بە پێکەوە بە هەردوولا بتوانین پرۆژە یاسایەک یاخود هەر نەبێ پێشنیارێک بخینە بەردەم پەرلەمانی کوردستانەوە کە چیتر بەڕاستی زۆر دواکەوتوین چیتر ئاوا بێدەنگ نەبین لە ئاست ئەم کێشە گەورەی کە بۆ کۆمەڵگەی کوردیاتۆتە پێش. کاکسیڤان هیچ لایەنێک هەبووە کە هاوکارتان بێ لە ڕێی حکومیەوە کە ئێوە ئەم پرۆژەی ڕائەگەێنم بچێتە بواری جێبەجێکردن و زیاتر کاری پێ بکرێت؟ لە ئێستادا بیرۆکەی پرۆژەکە تەنها کەسیە واتە هیچ لایەنێک یاخود هیچ شوێنێکی تر بەشدار نیەتایە تەنها پرۆژەی کەسیە و گروپێک ئەم ئیشاکەن وەکوتمان گروپی سۆفتوەی باوکاری گروپی سۆفتوەی ئەم کارەی بەڵام وەکوتم بەردەوامیە ئەمە شتێک نییە بڵین بۆ ئەستێت بەردەوامی ئەبێت و سەرەکی ترین بەشی پرۆژەکە ئەوەیە ئێمە بتوانین کۆنتاک لەگەڵ لایەنی پەیوەندیدار چێ وەکوتمان ئەندام پەرلەمانە بەڕێزەکان یاخود لایەنی حکومی بێت کۆنتاک دروستکەین کە پرۆژە یاسایەک یاخود با بڵێن پێشنیارێک بخەنە بەردەم پەرلەمانەوانێ کە هەر نەبێت ئەم بابەتە بروژێنین. بەڕاستی من نازانم یعنی زۆر کێشە باسەکرێت زۆر کێشە و گیر و گرفت باسەکرێت یعنی زۆر بچووکترە لە چاو ئەو کێشەی کە ئێستا بەرۆکی تاکی کوردی گرتووە یعنی نازان بووە بێخەمن ئەو لایەنانەی کە بەرپرسن لەو شتە. کاکسیڤان تا چەند هەڵتانەوە لە ڕێگەی ئەو ڤیددیویانەوە سەرجەم بوارەکان بخەنەڕۆ بۆ نمونە ئەگەر هاتو بواری یاسایی بێت بەدەر لەوەش بواری دەرونیشی تیابێت بۆ نمونە ئەو کەسانەی کە تووشی کێشە بوون لە ڕێگەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود کەسانێک دەرحەقیان کێشیان بۆ دروستکردن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تا چەند ئێوە هەوڵتانەوە سەرجەم بوارەکان لە خۆ بگرێت بۆ ئەو کەسانش کە تووشی کێشە بوون لە ڕووی دەرونیەوە ئارامتر ببنەوە. یەکێ لەو کەسانی کە لەگەڵمانە بەشدارە توێژەری کۆمەڵایەتیە وەکو بە هەمان شێوەی بەشی یاسایەکە هاوکاریمانەکە توێژەری کۆمەڵایەتەکە لە ڤیدۆکاندا بە پێویست بەشداری ئەبێت کە ڕوونکردن و ڕێنمایی ئەدات بە ئەو کەسانەی کە بۆ نمونە با بڵێن
لە ڕووی دەرونیەوانێ بەهۆی خراپ بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتەوە با بڵین ئازاریان پێگەیشتووە یاخود شکاون ئەم وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕێنمایی ئەدات با بڵین هاوکاریان ئەکات کە بێنەوە سەر ڕێگە ڕاستەکە و چەندین ڕێنمایی تایبەتی تر کە بۆ نمونە ئێمە بەشی تەندروستیمان هەیە یەکێ لەو با بڵین بابەتانی کە دیاریمان کردووە قسەی لەسەر بکرێ با بڵین لایەنی تەندروستیە یعنی ئێمە تۆڕی کۆمەڵایەتی تەبعاً مۆبایلە یاخود لاپتۆپێکە ئێمە بەکاری ئەهێنین چ لێکەوتێکی خراپی ئەوێ لەسەر لایەنی تەندروستی ئەوەی کە ئەیبینین ئێستا هەرچ با بڵین منداڵێک ئەبینین لە ماڵێکدا ئەگەر تابلێتێکی پێ نەبێ مۆبایلێکی پێ مۆبایلی خۆی نەبێ مۆبایلی باوکێتی دایکێتی کەسێکێتی پێێتی بەکاری هێنێ ئەمە لە ڕووی دەرونی و لە ڕووی تەندروستیەوە چ لێکەوتەیەکی ئەبێت بۆ ئەم منداڵە هەموو ئەمانە لە پرۆژەکەی ئێمەدا جێگەی بێتەوە ینی ئەتوانی بڵین ورد و درشتی کێشەکە جوان جوان لێمان کۆڵیوەتەوە ئەنج بڕیارمانداوە ئەم پرۆژەیە دروست بکەین و لە ڕێگەی ئەم پرۆژەوە هەر نەبێ بتوانین پێشنیار بکەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کە هەیە لە کۆمەڵگەی کوردی هیواین لە ئایندەیەکی نزیک بچێتە بواری جێبەجێکردنەوە کاکسیڤان با باسێکلەوە بکەین کە بەدەر لەوەی کە ئێوە ئەم پرۆژانە ڕائگەێنن و بەدەر لەوەی کە هیچ یاسایەک نییە بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خودی خۆیان تا چەند بەرپرسیارەتەکان لە ئەستۆی خۆیان گرتووە بۆ نمونە ئەگەر هاتوو ڤیدۆیەک نەشیاو بێت بڵاو ببێتەوە ئەمان چۆن ڕێگری لێ ئەەکەن بۆ نمونە لە ئێستاداوە گەزانین کە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک بۆتە هۆکاری کێشە و ناشرینی زۆری بەرپا کردووە لە هەرێمی کوردستان بڕیاردرا لە چەند وڵاتێک داخرێت ئەم تۆڕە وڵات تا چەند لێرە کارکراوە بۆ ئەوەی کە ئەم تۆڕانە ئەگەر بە خراپ بەکارهێنرا ڕاپرسیە بکرێت و دابخرێت بۆ ئەوەی کە ئەم کێشانە زیاتر نەکەن سپاس بۆ ئەو پرسیارە بەڕاستی زۆر گرنگە ئێمە باسی ئەوە بکەین کاتێک کە تۆ بەڕێزت ئەکاونتێک دروستەکە یاخون من یا هەر کەسێکی تر ئەکاونتێک دروستەکە لە کاتی دروستکردنی ئەکاونتەکەیە چەند مەرجێکت پێ ئەڵێت یاخود پێتەڵێ یاسای با بڵێن ئەو ئەکاونت ئەو سوۆشیال میدیات پێ ئەڵێ ئێمە بم شێوازە کارەکەین لە ناو فەیسبوکدا یەکێ لە خاڵەکان پێتەڵێ ئەکرێت ڕوبەڕووی تەشهیر و تانە و توانج بیتەوانێ فەیسبوک بەرپرسیار نییە لەم شتە یعنی با بڵین فەیسبوک بێلایانی خۆی بەدەر کردووە لەو کارە هەل لە سەرتاوە کە تۆ ئەکسێپتت کردووە یعنی کاتێک کە من ئەکاونتێکی فەیسبوکم دروست کردووە ڕازی بوومە بۆی کە تەشیر بکرێم یاخود ئەو کرێم کە ئەم کێشەیەم نەخەمە بەردەم کۆمپانیای فەیسبوک ئەمە یەکێ لە خاڵەکان کە ئێمە ناتوانین بکەین ئەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین تەنها بۆ نمونە داخستنی ئەکاونتەکە نیە چکە ئەم شتە تایبەتمەندیەکی کەسیە و ئەتوانم بڵێم ئەو کۆمپانیانەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕێوە ئەبەن هیچ پەیوەندیێکیان بە ئێمەوە نییە بۆیە ناتوانین ئەکاونتەکەی داخن بەڵام ئەتوانین داوا بکەین کە ئەم ڤیدۆیە یاخود ئەم پۆستە یاخود هەندێک ئەکاونتێک کە لە هەندێک وڵات لە هەندێک شوێن با بڵین یاسایەکی تێدایە ئەتوانێت لە ڕێگەی ئەو یاسایەوە داوا بکات بڵێ من بەم یاسایە ڕێگەم ماوە ئەم کەسە ئەم تاکە ئەم ئەکاونتە بەکار بهێنێت بۆیە ئەو کاتە ئەتوانێت داوای بکە بەڵام ئەگەر تو یاسایەکرد نەبێت دیسان و چینە سەرەوە بابەتەکە هیچ یاسایەکمانێ کە تو یاسایەکرد نەبێت کەواتە چۆن داوا ئەەکەیت سزای ئەم ئەکاونتە بدرێ بە هەمان شێوەش کە باسی تیکتۆک کرا بەڕاستی تیکتۆک لە ڕووی سکوریتیشەوە زۆر لاوازە بۆ نمونە ئەو داتانەی کە تۆ هەتە لە ناو تیکتۆکا چه ڤیدۆیەت چه هەر شتێکە کە تۆ بڵاویەکەیتەوە لە ناو تیکتۆکا کە زیاتر بۆ ڤیدۆ بەکارێت هیچ پارێزراو نییە هیچ زمانێک نییە کە ئەم داتایی تۆ پارێزراو بێت و بڵاو نەبێتەوە هەر بینیشمان ئەوەی کە زۆر سەرەکیترین هۆکار بۆ داخستنی یەکەم لایەنی سکوریتیەکەی تیکتۆک بوو لە هەندێک وڵاتە کە پێی باش نەبوو لە بەرەوەی سکوریتی بەخۆت نییە داوایان کرد داخرێت بە تایبەت لە کۆمەڵگەی خۆشمانە ئێستا تیکتۆک ئەتوانم بڵێم گەورەترین دوژمنی کۆمەڵایەتی و سیاسی تاکی کۆمەلگای کوردیە تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر کاکسیڤان تا چەند بەکارهێنانیان کاریگەری هەیە لەسەر کللتوری
کوردی وەکو دوا پرسیارم تا چەند ئەبێتە هۆکاری شێواندنی ئەو کللتوری کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا هەیەەوە هێنانە ناوەی کللتورە بیانەکان تا چەند ئەبێتە هۆکاری کاڵکردنەوەی کللتور. بەڵێ بەڕاستی وەکو کللتوری کوردی کاریگەری هەبووە بۆ نمونە ئەگەر بەسیترین شت باسکەین جاران من لێرەوە هەڵدەسام چەند میلێکم دەبڕی هەتاکو ئەگەیشتمە لای کەسێکم خزمێکم بۆی پیرۆزبایی جەژنی لێکم ئێستا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتیەوە پۆستێکەکەم ئەڵم ئەیبیننی ترخوایان تەوان ئەمە کاڵبوونەوەیەکی خزمەتی و کەسایەتی و تۆر با بڵین ئەو کللتورە جوانە بۆ کە پێشتر هەمان بووە و لە هەمان کاتە گەنجی کوردی هەم لە هەندێک بابەتەوانێ تەقلیدی کۆمەلگاکانی تر دەکات کە بەڕاستی هیچ باشیەک و هیچ سوودێکی تێدانە بۆیە بەداخەوانێ لێکەوتەی خراپشی هەبووە لەسەر کللتوری کوردەواری خۆمان و هیواداری ئینشاڵڵا هەمومان پێکەوە بتوانین کە هەر نەبێ ئەم بابەتە بوروژێنین و من ئەمێ لە کۆتاییدا باسی ئەوەکەم کە کەسانی وەکو بەڕێستان میدیاکار و ئەو کەناڵە بەڕێزانە بە تایبەت وەکو گەلی کوردستان کە هەمیشە پێشەنگ بۆ لە زۆر بابەتە دەوری گرنگیانە بێت کە کەسانی وەکو ئێمە و شارزایانی بواری ئایتی بەسەر بکەنەوە کە ئەم بابەتانە بوروژێن و بچێتە بەردەم لایانی بەرپرسی دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئابادە بن سپاس بۆ زانیاریەکانە بۆ لە سپاس بۆ بەڕێستیفان سپێر شارەزا لە بواری ئایتی و خوێندکاری ماستەر کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان بوو. وەڵای عزیزانم ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیامنێرمان فەرحان لە هەڵەبجە لەگەڵمانەیە. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین. بەڵێ کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە لە پارێزگای هەڵەبجە ڕۆژ کۆمەڵێک زانیاری و هەواڵ هەیە لە دیارترین زانیاریەکان لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە قەڵغانی ڕێزلێنانی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بەخشایە خوێندکارە یەکەمەکان. دیارە لە سەروبەندی بڵاوبوونەوەی ئەنجامەکانی تاقیکردنەوە نیشتمانیەکاندا لاهور شێخ جەنگی یەکەم سەرکردەی سیاسی بووە کە پەیوەندی بەلایەنە سیاسیەکان بە پەیوەندی بە خوێندکارەکانەوە کردووە پەیوەندی بە بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجەوە کردووە. ئەمە وتەی سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجەیە و ڕایگەیان لە پەیوەندیەکەیدا دەست بەجێ پیرۆزبایی یەکێتی بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە گەیاندووە پەیوەندیشی بە کەسوکار و خانەوادەی خوێندکارە یەکەمەکانەوە کردووە پشتگیری و پشتیوانی بۆ دووپاتکردوونەتەوە. ڕۆژی دوای ئەوەی کە تاقیکردنەوە ئەنجامی تاقیکردنەوە نیشتمانیەکانی ڕاگەیاندان دەست بەجێ دەستگای مرۆیی مامی ڕاستپار کە خەڵاتی تایبەتی بەخشی خوێندکارەکان بۆ زیاتر پشتگیریکردن و پشتیوانی دەربڕین بۆ خوێندکارەکان جارێکی دیکە قەڵغانی ڕێزلێنانی هاوسەرۆکی یەکێتیان پێدراوە لە مەراسیمێکدا کە خوێندکارە یەکەمەکان و کەسوکاریان ئامادەی مەراسیمەکە بوون پشتگیری و پشتیوانی لاهور شێخ جەنگی بۆ خوێندکارەکان دووپات کرایەوە لە قۆناغەکانی دیکەی خوێندنیانداوە. دواتر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە ڕایگەیاند کە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری تەواوی لە بەڕێوەبەرایەتیەکان کردووە بۆ ساڵانی داهاتووتر ئەو کەم و کورتیانەی کە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە هەن بەڵێنی داوە کاوکار و پشتیوانیان بێت بۆ هەر کارێکە لە دەسەڵاتی ئەودا بێت جێبەجێ بکات. لە لایەکی دیکەوە تایبەت بە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجە بەپێی دوایین ئامارەکان 2527 پشکنین لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە تاوەکو ئێستا ئەنجام دراون 747 هاوڵاتی تووشی ڤایرۆسەکە بوون واتە لە شەپۆلی یەکەم و شەپۆلی دووەمدا و 106 هاوڵاتی چاک بوونەتەوە و چارەسەریش با بڵێن 106 هاوڵاتی لەژێر چارەسەردان بێگومان ژمارەی چاکبوونەوەکان لە سەروی 500 کەسەوەیە کە چاکبوونەتەوە و 14 کەسیش مردبوونەوەی کە جێگەی ئاماژە پێکردنەوەیە کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە و پزیشکان ڕێنمایی ئەوەی هاوڵاتیان دەکەن کە پێویستە پابند بن بە ڕێنمای تەندروستیەکانەوە بە تایبەتی لە دوای جەژنی قوربانەوە تێکەڵێکی زۆر هەیە. ئەمە وای کردووە ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە هەڵکشان بکات و وای کردووە کە هاوڵاتیان کەمتر پابند بن بە ڕێنمایەکانەوە بۆیە لە ئێستادا دۆخێکی ناجێگی لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە بە تایبەت لە کەمی دەرمان و پێداویستەکان کە وای کردووە ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە دەبن پێویستە خۆیان بەشێک لەو با بڵێن عیلاجە پزیشکانەی کە لەلایەن پزیشکەکان دادنێن بیان کڕن. ئەمەش بۆی کەمی دەرمانەوەی وای کردووە کە بارگرانیەکی گەورەتر لەسەر نەخۆشەکان دروست ببێ. بۆیە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە داوا لە هاوڵاتیانەکەن بۆەوەی نەکەونەوە دۆخەوە بۆەوەی کە خۆیان خودپارێزی بکەن و دوور بن لە نەخۆشەکە پێویستە پابندی ڕێنمایە
تەندروستیەکان بن و لە ئێستادا لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 25 هاوڵاتی لە نەخۆشخانەی وەفان دیارە ئەو کەسانی کە لەو نەخۆشخانەیە داخڵ دەکرێن کە نیشانەکانیان توندە و بەشێک لە هاوڵاتیەکان لەژێر بەکارهێنانی ئۆکسیجینی بەردەوامدان کە ئەمە جێگەی مەترسیەوە. داواکاریکی دیکەی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە کە ڕایان گەیاندووە ئەوەیە داوا لە هاوڵاتیان دەکەنەوە هاوڵاتیانی کە لەلایەن پزیشکەکانەوە لە نەخۆشخانە استیشارەکان پێیان دەوتێ نیشانەکانیان هەیە پێویستە دەست بەجێ پەیوەندی بە نەخۆشخانەکانەوە بکەن. ئەوان ئاماژیان بۆ دەکردوای 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ نەخۆشەکان پەیوەندی دەکەن لەو کاتەدا کە کار لە کارت رازاوە نەخۆشەکە بە تەواوەتی بە سنگی کەسەکاندا بڵاو بووەتەوە بۆیە چارەسەرکردنی لەو کاتەدا ئەستەم دەبێت. بۆیە داوا لەو هاوڵاتیانە دەکەن هەر پزیشکێک کە نیشانەکانی دەستنیشان کرد گەڵگری ڤایرۆسی کۆرۆنای پێویستە دەست بەجێ پەیوەندی بە نەخۆشخانەی وەفاوە بکات بۆ ئەوەی چارەسەری پێویستی بۆ بکرێت. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی هەڵەبجە. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان فەرحان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئەزانم هەروەکو وتمان لە تەوەری دووەمماندا باس لە نەخۆشیەکانی شەویلگە ئەکەین بزانین کە هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیانە چین و ئەو کەسەی تووشی نەخۆشیە بێت نیشانەکانی چۆن تێدا دەردەکەوێت و چی بکات بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە چارەسەر بکرێت و لە هەمان کاتیشدا چارەسەرە سروشتیەکان چین بۆ ئەم نەخۆشیانە. هەر بۆ مەستەش بەڕێز زانا ئەحمەد قادر ماستەر لە چارەسەری سەر و مل و شەویلگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانە. کاکزانا سڵاو لێبێ بەیانیتی باش بێت. سپاس دەکەم. کاکزانا با سەرتا باسێک لەوە بکەین کە شەویلگە کوێ ئەگرێتەوە پێناسێک بۆ شەویلگە بکەین. بەڵێ شەویلگە ئەو دوو جمگەیە لە لای چەپ و ڕاستە کە وەک شەویلگە بەشی خوارەوەی ئەو بەشەی دروست کردووە کە دینامیکێتی تیا واتە زوڵەی تیا و دواتر لەگەڵ کاسەی سەرا لەگەڵ ئەم ئەلم شوێنەیە دوو جمگەکە دروست بووە. شەویلگە زۆر ماسوولکەی هەیە. ئەم ماسوولکانە یارمەتیمانێن بۆ قسەکردن یارمەتیمانێن بۆ نان خواردن وای ئەتوانم بڵێن بەشێکن لە میمیک یا ئەو تعبیرەی کە لە دەمچای کەسێکا هەیە بەشێک لەوەش پێکەێنن پەیوەندێکی زۆری بە زۆربەی شوێنەکانی جەستەی مرۆڤ هەیە پەیوەندێکی ڕاستەخۆی بە ملەوە هەیە پەیوەندی ڕاستەخۆی بە کۆدامی هەرسەوە هەیە بۆ پێی کە ئێمەنان ئەخۆین یەکەم جار لە ناو دەما ڕوئەیات یەکەم جار لە ناو دەما لیک ئەڕژێت و لە ڕێی شەویلگەکان و ئێمە ئەتوانین نابخۆین بۆ ماسوولکانە ئەتوانین شەویلگە بجوڵێنی و لە ڕێی دانەکانەوە ئەو خواردنە پەرپەرکەین واتە لە پێشە کردداری هەرس لە ناو دەمەوە دەست پێکات لە ڕێی شەویلگەوە بۆیە شەویلگە پەیوەندێکی زۆری هەیە بە ڕیخۆڵە و لەگەڵ مەعیدەشەوە و بە حکمی ئەوەی کە بەشێکیشی لە کە جمگەکە خۆی بەشێکی لەگەڵ کاسی سەرا دروست کردووە واتە پەیوەندێکی زۆریشی هەیە بە سەر و بە ملیشەوە هەر بۆیە ئەمە زۆرێک لە نەخۆشیە پێڵێن CMD واتە کرانیۆماندی بوو لا دیسفانکشن بەو مانایی کە فانکشن تەواو نییە واتە لە ڕووی فەرمانیەوە تێک چووە تێکچون ڕوویاوە تعبیر لەو جمگەیە ئەکاوە گوتم کە بەشی خوارەوەی شەویلگە کە یەتە ئێرەوە لەگەڵ ئەو شوێنەیە کڵاوەیە لە بینیانە هەیە دیسکێکە جمگەکەیان دروست کردووە واتە هەردوو جمگەکە کەیتە ئەم لاولای ڕوومەتەوە نزیکە لەم پەڕی گوێەوە جمگەکە. کاکزانا با بزانین کە دیارترین ئەو نەخۆشیانە چین کە لە ئێستادا تووشی شەویلگە ئەبن دیارترینیان کامانن؟ بەڵێ زۆربەی جارەکان لە گرژی ماسوولکەوە ئەم شتە سەر هەڵەیات زۆربەی جارەکان وایە کە هاوسەنگی تێگەچێت لە نێوان ماسوولکەکانە بە تایبەتی ماسوولکە هەیە ماسوولکەیەگەی پێڵێن ماسێتە ئەو ماسوولکەیە زۆربەی کێشەکان دروستەکات دیارە هەندێ ماسوولکەمان هەیە کە دەم ئەکەنەوە هەندێکیان دەمدا ئەخەن واتە چەند گروپێ ماسوولکەن بە تایبەتی وەگوتم ماسوولکەی ماسێتە ئەو ماسوولکەیە هەچ کاتێک گرژ بێتەوە نایڵێ بە پێویست دەم بکەیتەوە جاریوا هەیە دەمی ئەو کەسە بە شێوەیەک قەپات ئەبێت کە بە تەواوەتی بۆی ناکرێتەوە جاریوا هاوسەنگی بە جۆرێک تێگەچێت کە لایەکی زیاتر لە لایەکتر ئەکرێتەوە ئەو وەختە ئەو لایی کە زیاتر ئەکرێتەوە بەرەبەرە تەقەتەقی تێ ئەکرێت لاکەی تریان وەکووە هەڵواسرابێ باش ناکرێتەوە ئیتر بەرەبەرە کێشە بۆ شەویلگە خۆی دروستە بێت کێشە بۆ مل دروست ئەبێت کێشە بۆ شان دروست ئەبێت ئەوەی کە خەڵک نایزانێت جاریوا هەیە شان ئێشە بەشێکی پەیوەندی بە شەویلگەوە هەیە جاریوا هەیە بەشێکی سەرێشە یا گێژبوون پەیوەندی بە شەویلگەوە هەیە وەگوتم کاریگەری لەسەر ڕێخۆڵە و کۆندامی هەرز دروستەکات و ئەوترێ تەنانەت لە پێوە ئەکرێ کاریگەری لەسەر شەویلگە دروست بێ واتە جاریوا هەیە خۆی نییە هەموو جارێ بڵێم شەویلگە دەست پێیەکە هەموو شتەکان لەگەڵ خۆاتێکە جاریوا شەویلگە کە تێگەچێ خودی خۆی لێکەوتەیە چونکە پەیوەستە بە شوێنەکانی دیکەوە واتە ئەکری یەکێک پێی تاو نەبێت
بۆ نمونە پێی وەرگەڕابێت پێکانی بە گیرۆسا بێت دواتر کێشەی شێولگەشی بۆ دروست بێت دواتر لە ڕێی شێولگەوە کێشە بۆ کۆندامی هەرسی دروستە بێت کێشەی دەرونی بۆ دروستە بێت و ئەوشمان لەبیر نەچێت کە ئێمە کە تووڕە ئەبین بۆ نمونە هەر بە شەویلگەیە بە دەم و چاوە تعبیر لە تووڕێەکەمانەکەین واتە و کەسانی کە زۆر جا تووڕەن نەئارامن بارگرانێکی زۆر بۆ ماسوکانی شەویلگە دروستەکەن ئەوانە گرژی لە شەویلگانە دروستە بێت کاتێک گرژی دروست ئەبێ واتە ئەو ماسوکەیە ناتوانێت باش جمگەکە ئاڕاستەکات هەر بۆیە وای لێ یاوەتا کەم ئەکرێتەوە یا لایەکی زیاتر ئەکرێتەوە دوجار شتێک تێکە چیە کە ئێمە پێڵێن ئۆکلوژن واتە داخستنی دانەکان لەسەر یەک ئیتر ئەم ڕیتمە شتێکە چێت کە ئەم ڕیتمە شتێک چوو جاری وایە هەر خۆی تێکچوونی ڕتمی دانەکان لەسەر یەک سەرێشە دروستەکە بۆیە زۆر جار ئەوانەی کە دکتۆری دانن یان هەوڵ ئەیەن دانەکان لەسەر یەک چاکەنەوە ڕێکیکەنەوە بۆی کە ئەو سەرێشەیە دروست نەبێت کاکزانە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەم نەخۆشیانە گۆڕانکاری بەسەردادێت بێگومان ئەو کەسانەی ببوورە من تۆزێ ناساڵم بەڵام بە باشم ڕۆشم فەرمو ئەم بخۆرەوە ئەو کەسانی کە نائارامن بە کەسی نائارام هەژمار دەکرێن ئەو کەسانی کە لە شوێنی ئیشەکانە سرێسیان زۆرە بەو پێی کە ئەو کەسانی کە سرێسیان زۆرە زیاتر گرژی لەو ماسوکانیانە بۆیان دروستە بێت ئەمانە ئەو کەسانن کە زیاتر دەکەونە ژێر کاریگەری شەویلگەوە واتە کاتێک ئەمانە نائارامێکی زۆریان هەیە بەگشتی ماسوکانیان گرژە بێتەوە بەگشتی سوڕخوێن تێگەچێت لە نێویانە ئەو ماسوکانی شێرگە کە زۆر هەسیارن ئەم ماسوکانش گرژە بنەوە واتە کەسە نائارامەکان کەسەکانی کە زۆر سڕێسیانەیە ئەمانە زیاتر تووشی ئەوە بن ئەو کەسانی کە مشکلە لە ملیانە هەیە لە دوا وێزگەیە هەرگاتە شەویلگە ئەو کەسانی کە مشکلە لە حەوزیانە هەیە لەبەرەوەی کە حەوز و شەویلگە پەیوەندیشی زۆر هەیە لە بینیانە واتە ئەو کەسانی کە بۆ نمونە کێشیان لە پشت و حەوزە هەبوو ئەمانە زیاتر دووچاری ئەوە ئەبن ئەو کەسانی کە بۆ نمونە کێشەیەک لە دانەکانیانە هەبوو زۆر جات چوون بۆ لای دکتۆریدان ئا کەسانێک ئیش لە ڕێگی دانەکانە بۆیانەکەن یادانیان زۆر خراپە پڕکردنەوەی زۆر ئەیە تۆ سەیری ئەو کەسی کە چێ بۆ لای دکتۆریدان بە سەعات دەمی کراوەیە یخۆمە ماسوولکەیە ینی ماسوکانی شویلگە ئەبێ ئەم دەمە بۆ کراوەیە بێڵن ئەمانە دواتر هەمویان تووشی کێشی شویلگە ئەبن بۆیە زۆر جار ئەو دکتۆرانەی کە لەگەڵ کەسانی وەکو ئێمەمانانە وەکو تیمۆرک ئیشەکەن یەکسەر دوای ئەوەی کە ئیشێکی زۆر لە ناو دانیانە بۆیانەکەن ئەیانێرن بۆ لای کەسانی لەم جۆری ئێمە بۆی کە بین ئەو ماسوکانە خاوکەینەوە بۆی کە دواتر ئەو کەسە تووشی کێشەی شویلگە و سەر و من نەبێت کاکزانە بەپێی تەمەن تا چەند گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە دیارترین ئەو کەسانن کامانن کە لە تەمەنێکی دیاری کراوە تووشی نەخۆشیەکانی شەویلگە ئابن لە چ تەمەنێکەوە زیاتر توش ئەبن ئەزانی ئەکرێ زۆر گەنجی 15 ساڵ تووشی بێت ئەکرێ 20 ساڵ تووشی بێت واتە گەنج زیاتر تووشێ بێت لەبەرەوەی سێسی زیاترە بەڵام ئەشکرێ کەسێک کە 70 ساڵە بۆ نمونە تاقمێکی تازایان بۆ دروست کرد تاقمی دانیان بۆ دروست کردووە ئەم تاقمە باش دەگەڵەوە ناگونجێ بۆ نمونە باش داناخرێ لەسەر یەکتری ڕێک لەسەر یەکتری ناوەسێ یا ماوەیەکی زۆر چۆ بۆ لای دکتۆریدان تاکو ئەم تاقمەیان بۆ دروست کردووە یان دانەکانی زۆری خراپ بوون ئێستا دانیان بۆ داناوە جسریان بۆ داناوە هەندێک کێشەی هەبوو ئیشیان لە دانیا کردووە واتە تقریبا هەموو تەمەنەیەگرێتەوە هەچ کەسەی بەپێی تایبەتمەندی تەمەنی خۆی ئەو کەسانی کە تاقمیان بۆ دانراوە ئەمانە بە تەئکید شەویلگەیان تێگەچێت چونکە تۆ سەری ئەوە کە ئەو کەسە ئەو هەموو لە ناو دەمیا ئیشەکرێ ئەو هەموو ماسوکەکانیان ئەکشێ هەر خۆی ماسوکەکان بە شویلگەشەوە پوکانەوە و خاوبوونەوەی تایە زۆر جار لەو کەسانە ئەبینی کە دەمی بۆ ناکرێتەوە ئەتەیە بیجوڵێنی بزانی ناکرێتەوە سیرەکەی هەر خۆی زۆر شلە مەسەلە ئەوە نییە بڵێ ئەمەە تونگ بۆ ناکرێتەوە واتە لە تەمەنێکی زۆرە بەهۆی کێشەی دان و بەهۆی پوکانەوەیکی گشتیەوە لە جەستایەکە ڕۆیە ئەکرێ ئەو کەسانە تووشی بن بەڵام بەگوتم ئێتە خۆ گروپی ئەوانەی کە سڕێسیان هەیە ئەوە زۆر پەیوەندی بە تەمەنەوە نییە ئەکەیتەوە سەر لایف سالی خۆت ئەکەیتەوە سەر مەسەلەی دەرونی ئەکەیتەوە سەر مەسەلەی ئەو کۆمەڵایەتیە کە تۆی تیایی بۆیە زۆر ناتوانێت تحلیل بکەیت. کاکزانە باباسێک لە هۆکارەکان بکەین هۆکارەکانی توش بوون بەم نەخۆشیانە چین ئەوە دیارترین هۆکارەکانی چین وەگوتم بەهۆی ئەوەی کە ماسوولکەکان کێشەی سەرەکی لە دروستەکەن واتە ئەو کەسانی کە دیارترینی سرێسە لە ڕاستە ئەو کەسانی کە سرێسیان هەیە سرێسی دایمیان هەیە ئەمانە هەموو ماسوولکەکانیان گرژە بێتەوە بەگشتی ماسوولکەکانی ملیان گرژە بێتەوە ماسوولکی پشتیان گرژە بێتەوە و لە نێویانە و بە تایبەتی ماسوولکانی شەویلگە زۆر گرژە بنەوە چونکە وەگوتم ئەمە لە هەموو ماسوولکەکانی کەی جەستە زیاتر تعبیر لە دەرونی کەسێک کات چونکە ئەو کاتانی کە تۆ ڕەشی کە
ئەتەیە گزارش لە تووڕەبوونیە ناڕازیبوونی لە خۆتا بکەی بە دەم و چاو ئەتوای دەری بڕیت واتە سڕێس ئەتوان بڵێم یەکێکە لە کێشە هەرە گەورەکان ئەو کەسانی کە ملیان ناتەواوە بۆ نمونە ئنزیلاقی هەیە بۆ نمونە شکاوی هەبووە پێشتر یا بۆ نمونە دەعمێکی کردووە ملی بەستەرەکانی کێشیان بۆ دروست بووە یان بەهۆی نەریتێکی ژیان ڕۆژانەی خراپەوە ملیان کێشەی بۆ دروست بووە واتە ئەو کەسانی کە کێشەی ملیان هەیە ئەمانەش زۆربەی جارە لە دواوێزگای تووشی کێشەی شێلگا بن ئەو کەسانی کە پشت و حەوزیان تاوانیە و بەتایبەتی حەوز ئەمانە دواتر وێزگەی گێتە پێشەکە تووشی کێشەکانی شێلگە ئەبن ئەمنتم شەویلگە کاریگەری لەسەر ئەندامە هەناویەکان دروستەکە واتە بە پێچانەشەوە هەر ئەبێت ئەکرێ ئەندامە هەناویەکان کێشیان بۆ دروست بێ دواتر بیان بە مل و مل بیا بە شەویلگە لەبەرەوەی لە نێوان مل و ئەندامە هەناویەکانە دەمار هەیە دەماری فرێنیکۆس هەیە ئەو دەمارە کە لە بڕبڕی 2-5 ملەوە دەرەچێت ئەچێ بەرەو خوارەوە ئەندامە هەناویەکانە بابڕێەوە واتە هەچ کاسی ئەندامە هەناویەکان تێک بچن ئەوانیش لە ڕێی ئەو دەمارەوە ئەیەنەوە بە مل ملیش ئەیاتەوە بە شەویلگە کاکزانە خۆراک تا چەند کاریگەری هەیە ئەو خۆراکانە چین کە زیاتر وا ئەکەن تووشی ئەم نەخۆشیانە ببین ئەزانی کەسانێگەیە بۆ نمونە هەمبەرگریکی گەورەی بەدەستەوە ئەی خوات بۆ نمونە دەمی زۆر ئەکاتەوە یعنی جاریوە هەبوو خەڵگە بۆ بەمنی و تووە قەپێکی گەورەم گرتووە لە شتێکی ڕق بۆ نمونە هەستم کردووە شەویلگەم دەرچوە بۆ نمونە ئەنی خۆشەویلگە زۆر دەرناچێت بەڵام ئەو کەسانی کە خواردنی وە ئەخۆن کە دەم زۆر ئەبێ بکەنەوە لەگەڵیا بۆ نمونە یان خواردنی زۆر گیر ئەخۆن یا خواردنی زۆر ڕق ئەخۆن بۆ نمونە یان ئەو کەسانی کە بنێشت ئەخۆن ئەزانی خواردنی بنێشت ئیشی دایمیە بە ماسوولەکانی شەویلگە کە هیچ ماسوولگەی پێی خۆش نییە بە بەردەوامی هەر بەکاری بێنیت واتە زۆر بەکارهێنان ئیتر لە ڕێی ئەو خواردنانەوە بێ کە زۆر ژیڕی و زۆر بەردەوامیان پێویستە ئەو کەسانی کە زۆر قسە ئەکەن بۆ نمونە ئەمانەش دیسانەوە تووشی کێشەی شەویلگە ئەبن واتە نەریتی خۆراکی ئەکەیتەوە سەر ئەوەی کە تۆ یەکەم چۆن چ خۆراکێک گێتە بەردەستێ و چ بەردەوامیەکی هەیە لە خواردنی لەم جۆرە خۆراکانە وە گوتم ئەوانەی تریش وەکو نەریتی ژیان ڕۆژانە ئەکرێ شێوازی ئیشەکە وای بێت تۆ زۆر قسە بکەی بۆ نمونە ئەو شتانن کە هەموو کاریگەری لەسەر شەویلگە دروستەکەن کاکزانە کاریگەری ئەو چواردانەی دواوە چیە لەسەر شەویلگە کاریگەری هەیە ئەزانی من زۆر جار ئەبینم خەڵکی تووشی ئەو هەڵەیە ئەبن کە شەویلگەیان کێشەی بۆ دروستە بێ خێراتچون بۆ لای دکتۆریدان جاری وا هەیە ئیشێکی زۆر لە سەردانەکانە کرێ دان دەریە ڕەگ بە نازم دەریێت بەداخەوە هێشتا ئەم مەسەلەیە لەم وڵاتی ئێمە زۆر پێش نەکەوتووە جاریوە هەبووە لەو نەخۆشانە هاتووە بۆ لای مسێن کرد و بەس ماسوولەکانی بووە ینی ماسوولەکەمان بۆ خاوکرێتەوە کێشەی نەماوە یعنی جاریوە هەیە هێنرێ بە سەردانەکانە من خانوویەک بۆی باس کردم ینی پێم سیر بوو لە هەفتەکانە بوودان لە دەمیان نەما بوو وتم بۆ ئالیاتەوەتی چەند ساڵە لەمەوە پێش هەر ئازارم هەبوو دکتۆرەکە دان بەدان دەریێنا ئەی بزانام ئەمە نییە بزانام ئەوە نییە بزانام ئەوە نیە وەختێکی زانی دان لە دەمیانەما جاریوای خەڵک بەرەو هەڵدێر ئەڕوات خۆشبەختانە ئێستا باشتر بووە دەرەوە ماوەی لەمە پێش بوو وا هەستەکە ئەمە دانەکانیەتی واتە ئێمالی ئەکات ئەچێ نازم ئەچێ بەدەم دانەکانیەوە سیرەکە دانێکی کلۆر بوو بۆ نمونە یا دووسێ دانی کلۆر بووە ئەمەی بۆ دەرێن ئەوەی بۆ دەرێن ئەنجا ماوەیەک لای دکتۆریدان دەمی زۆر ئەکاتەوە خراپتر ئەبێت ئیتر شتەکە بەسەریا تێ ئەپەڕێ وەختی ئەزانی مەسەلەی شەویلگە هەروکو خۆی نەماوەتەوە ئێستا مەسەلەی دەرونی تێکەوتووە مەسەلەی ناوسکی تێکەوتووە مەسەلەی حەوزی تێکەوتووە و ملی تێکەوتووە و من باسی نەریتی ژیان ڕۆژانەم کرد شتێکەیە زۆر مویمە حاڵاتیان بیزانن ئەو کەسانی کە دانیشتیان خراپە بۆ نمونە بێنە بەر چای خۆت کەسێک بەم شێوەیەدا ئەنیشێت ئەو کەسانی کە دەرونیشان ئارامە دەرونیان ناتەوە زۆر جار بەم شێوازەدا ئەنیشن ئەم جۆرە دانیشتنە و دوجار کە سەر بەرزەکەیتەوە سەری پێشەوەکەی شەویلگە ئەبا بۆ دواوە لە ئێستا بە هۆی زۆری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانیشتیان بێگومان ئەوەی کە زۆر مهمە ئەوەیە کە تۆ ئەم وەزعەتە دروستەکەیت و سەروالیەکەی جمگەکانی شەویلگە و ئەچن بۆ دواوە وەکە جمگەی شەویلگە ئەچێ بۆ دواوە پەسانە خاتە سەر ئەو شوێنەی کە جمگەکەی لەگەڵا دروست کردووە کە پێڵن بایلامینێر زۆنی پێڵێن باش نییە ئەم بایلامینێرە شوێنێکە زۆر سوورێکی خوێنی زۆر زۆری هەیە و ئەلەو شوێنەیە ئەگەر پەسانی زۆر پەسانی بەردەوام هەبێ زۆتین ئازاد دروستەکات ئێتر دواتر یعنی وای لێ ئەو کەسە ناچێت سەرداوەکەی دەست ناکەێتەوە وەختی ئەزانی ئەم شەویلگەیەت مەجموعەیەشتی لەگەڵ خۆیان گۆڕیوە و لەوانەیە کەس خەیاڵی بۆ ئەوە نەچێت کە شان ئێشەکەی پەیوەندی بە شەویلگەوە هەیە لەوانەیەکی خەیاڵی بۆ نەچێت کە ئەم کەسە گێژ ئەبێت کە من ئەبینم زۆربەی جارەکان و کەسانی کە گێژ ئەبن یەکەم شت کە خەیاڵیان بۆیە چێ ئەو پسوڕانی ئەچن بۆلایەن ئەڵێمە گوێی ناوە ڕاستە بەڵام من سەدان نەخۆشم هەبووە کە شەویلگەی ناتاو بۆ بۆیە گێژ بووە شەویلگەیمان بۆ باش کردووە گێژبوونی نەماوە واتە
جاری وایە خۆشانسی ئەبێ بکەیتە دەستی کەسێکەوە کە پسپۆڕی لەوە هەبێت کە بەداخۆ پسپۆڕیە کەمە لێرە بۆیە جاری وایە ئەمێنێتەوە و من ئەوە پێڵێم کە ئەمە لاانەیە سیر بێ بۆ خەڵکی نەخۆشم هەبوو قاچێکی 3 سانتیم درێژتر بۆ لەوەی کە لە ڕێی شەویلگە توانیمە بۆی چاکەم واتە شەویلگە تەنانەت ئەتوانێت درێژی قاچەکان بگۆڕێت ئەتوانێت حوز بە شێوەیەک بگۆڕێت کە پژێشەوە بۆ دروست بێ بۆ نمونە بۆیە ئێستا باسی ئەوە کرێ ئەوەتری ئەبێ ئیشی ئینتەردیسیپلینێر بکرێ واتە ئەبێ شەویلگە ئەو کەسی کە شەویلگەشی تێگەچێ و کۆمەڵێشتی تری هەیە ئەبێ دکتۆریی دەرونی دکتۆری دان ئەو کەسەی کە ئەگەر پێویست کە شەویلگە ڕێکە کاتەوە وە کەسانیەک و ئێمەکەین ئیش لەسەر ماسوولەکان و شەویلگە خودی خۆی ئەەکەین یعنی ئەبێ کۆمەڵی خەڵک یەک بگرن بە یەکۆ ئیش لەسەر ئەو کەیسەکەن تازە ئەو کەیسە لەوە لا ئەیا بڵێ ئەمە بەس بە دکتۆری دان چاکەکرێ یان بە دکتۆری هەناوی یان بەس بە ئێمە بەداخۆ ئەو کەسانە ئیترە بێ هەمەلایەنانە ئیشیان بۆ بکرێ چونکە ئەگەروانە بێت بەرەو هەڵدێر ئەڕۆی جاری وا هەیە تۆ ئەچی دەرمانی ئەیەتی ئەتەیە واسەکەی لە ڕێی گوێی ناوەڕاست و گێژبوونی بۆ چاکی بەڵام ئەو خۆی پەیوەندی بە شەویلگەوەیە بۆ نمونە سەرێشەیەکی زۆر درێژخایانی توش ئەبێ پێیاڵێن تۆ شەقیقە و هەیە بۆ نمونە و حەبێکی زۆری ئەیرێتێ دواتر کێشە لە مەعدە و ڕیخۆڵایە دروستە بێت بەڵام لە سەرەتایە پەیوەندی بە شەویلگەوە هەیە بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین کە خەڵکی هەمەلایەنانە سەیران بکرێ و هەمەلایەنانەش ئیشیان لەگەڵ کاکزانە باست لە کۆمەڵی کێشە کرد و باست لە کۆمەڵی هۆکاریش کرد باست لەوە کرد کە هەنێک کەس هەیە کێشەی شەویلگیان هەیە بەڵام و ئازان دانیانە ئەمە باسێک لەوە بکەین کە نیشانەکانی چین بۆ ئێمە گەر هات و ئەو نیشانانەمان تیا دەرکەوت بزانین کە کێشە لە شەویلگەمانە هەیە ئەزانین چۆنە من ئەڵێم هەندێک جار دکتۆرەکە بەرەو هەڵدێر ئەڕات ناتوانێت بگاتە سەرەدای ئەوەی کە ئەمە شەویلگەیە واتە بۆ نەخۆش خۆی لەوانەیە قورسەر بێت بەڵام من نەخۆشم هەبووە وتومە دەمە بکەرەوە مەفاسی خۆمانەیە سەیرم کردو بزانم ئایا ینی چۆن شەویلگەی لە هەردوو لاوە چۆن ئەکرێتەوە جاریا بۆ وتومە تۆ ئەم لایە هەر ناکرێتەوە یعنی بۆ منە خواریکی زۆر هەبووە لایەکی لەسەرەوە ماوە تۆ لایەکی کراوەتەوە وتمارێت تۆ قەت لە بەردەمی ئاینە سەری خۆ نەکردووە یعنی سەیری نەکرۆ دەمە بکەیت تۆ بزانی ئەم دەمە چۆنیە یعنی ئەو کەسانە هەر خۆی سەیری ئاینە بکە ئەزانێ ئەگەر دەمی بکاتەوە بۆ منە لایەکی کەمتر ئەکرێتەوە ئەمە کێشە شەویلگەیە ئەو کەسە ئەگەر بزانێت لەمە دواوەکو جاران ناتوانێت نامخواواتە دەمی باش بۆ ناکرێتەوە ئەمە شەویلگەیە ئەگەر لە کاتی ناخواردنە دواتر کێشەیەکی زۆری بۆ دروست ئەمانەی هیلاک بێ ئازاری تیاابێ ئەمە شەویلگەیە بۆ نمونە ئەڵێ کەنان ئەخۆم یا قسە زۆر ئەەکەم ئازارم بۆ دروستە بێ شەویلگەیە بەس هەر خۆشی بێ دەستی تێەوە بە ماسوکێ ماسێتە بە تایبەتی ئەتوانێت ئەوە دەستی تێەوە بە هەستی پێیەکە کە کردژێکی زۆری تیا هەیە بۆیە یعنی ئینسان ئەتوانێت خۆی لە ڕێی دەست لێدانەوە لە ڕێی نەریتی ژیان ڕۆژانەی خۆراکیەوە بۆ من ئەتوانێت بزانێ ئەم کێشەی هەبووە بەڵام ناڵێم ئەو کەسانی کە پێش لای دکتۆری دام بوون ئیش لە دانیان نەکراوە دواتر وایان لێ تو ئەمانیان زۆر ئێشێ یان ئەکرێ وایی بە دواتر سەریان بێشێ ئەمانش ئەکرێت دیسان بڵێن بە حکمێک کە من لای دکتۆری دام بوو ماوەیەکی زۆر دەمە کردوتەوە ماسوکەکانم جام بوون ئەبێ شەویلگە بێ یعنی بۆیە لەو حاڵەتانش ئەو کەسانە ئەتوان پەنا برن بۆ پسپۆڕێک و ئیش لەسەر شەویلگیان بکرێت کاکزانە کەمبوونەوەی دانەکان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی نەخۆشی لە شەویلگە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە زۆریش کاریگەری هەیە ئێمە دایم باسیەوەکەین یا دکتۆرێکی دان باسیەوە کاڵێ با ئەو کلوژنەکە تەواو بێت واتە دانەکان لەسەر یەک ڕێک بن واتە خوار نەبێت بۆ نمونە یان کاتێک دانێ پڕکرێتەوە لەوانەیە دانەکە بەرز پڕکرابێتەوە لایەکی داخرێ و لایەکی داناخرێ بۆ نمونە واتە ئۆکلوژن ناتەواو بێت لە وڵاتە ئەوروپیەکان وایە بۆ نمونە ئەبێت چەندین جار بچێتەوە بۆ لای ئەو دکتۆری دانە تاکو ئۆکلوژنەکەی بۆ تەواکە ئۆکلوژن ئەومانە زاراوزانە سکێتی واتە داخستنەوەی دان لەسەر یەک بۆ نمونە ئەبێت چەندین جار ئیشی بۆ بکرێ بۆی کە ئەو دانانە بە تەواوەتی لەسەرێک دابەزن بەڵام کەسێک کاتێک کە چەندانێکی نەماوە ئەمە هەر ئۆکلوژن هەموو شتێکی تێک چووە واتە ئیتر ئەمە لەوە لایەوە بڵی دانەکانی لەسەرێک باشە بنیانە من خوازیار ئەبم ئەو کەسانی کە دانێکیان نەماوە دوو دانیان نەماوە بێن پڕیکەنەوە مەسەلە هەر خۆ جوانیش نییە پێویستی هەیە ئەجین ئەمانە کێشە لەسەریانە بۆیان دروستە بێت ینی کێشە لە ماسوکەکانی شوێلگای دروستە بێ بۆیە دان کە لە ئەچێت یا دەریێت یا ئەکەوێت پێویستە پڕکرێتەوە و پێویستە پڕکردنەوەکەی بە جۆرێ بێت کە سیستەمەکە تێک نەچێت واتە ئەو داخستنەی لەسەر یەک تێک نەچێت و هاوسەنگ بێ لە مولایەکەوە کاکزانە ئەنجامدانی جوانکاری تا چەند کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکانی شەویلگە بۆ نمونە کەسێک شەویلگی لە پێشەوەی ئەمانە جوانکاری ئەکەنەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی نەخۆشیەکانی شەویلگە ئەوەی کە شەویلگەی بۆ نمونە دانەکانی لەسەر ئا شەویلگەی هاتوۆتە دوا یان بیان ئەمەی سەرەوە لە پێشەوەیە
لە ڕاستە من نامێ ناوی بێم جوانکاری ئەمە پێویستێکی تەندروستیە کە ئەبێ بۆیان ڕێکرێتەوە زۆر جار ئەمانە بە لە ڕێ ئەو دکتۆرانەی کە ئەوەی کاڵێن تەقویمی ئەکەن ئەوەی کە ئیتر ئەوە نیشتی تایبەتی هەیە بۆیان دەئەنێن ئەبێت لە ڕێ ئەو کەسانەوە ڕێک بکرێتەوە ئەمە بوارێکی زۆر پێشکەوتووە و پێویستە لێرەش هەبێت و ئیشی لەسەر بکرێت ئەو کەسانی کە کێشیان لەوێ هەیە ئەبێ ئیشیان بۆ بکرێ بەبێ ئەوی ئەمە بچێت بواری جوانکاری و چکۆمە جوانکاری نیە بەڕاستی ئەو کەسانی کە بەو شێوێن واتە ئۆکلۆژنیان کە دانیان لە پێشەوە ئەمە هەر بەتەواوەتی تێکچووە ئەمانە دواتر کێشەی سەر و ملیان بۆ دروست ئەبێت و شەویلگەیان بۆ دروست ئەبێت بۆی ئەمانە پێویستە هەر لە سەرەتاوە ئیشیان بۆ بکرێت بە تایبەتیش لە تەمەنە هەرزەکاری و مناڵیەکانە باشتر ئەمە ئیشی لەسەرکرێت پێویستە ئیشی لەسەر کرێت چاکرێتەوە. بەڵێ کاکزانە وەکو دوامین پرسیارم چارەسەرە سروشتەکان چین بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیەکانی شەویلگە بوون. بەڵێ ئەزانین چۆنە کاتێک یەکێ بۆ لای من کە من باسیم کردوتم ئەمە زۆر فڕڕەهەندە هەموو شتەکان بەیەکەوەیە کەسی کێک و من تەنیا ناچم بە شویلگە و بنیشمەوە یاگەرشانی بێشێت تەنیا سەیری شانکەم پێویستە کات ئەمانە سەیری حوزیان بکرێت سەیری پیان بکرێت سەیری شان بکرێت سەیری سەر بکرێت جمگەکانی سەر جمگەکانی بڕبڕەکان لەسەرەوە بخوارەوە واتە ئێمە فرە ڕەهەندانە هەمەلایەنانە چارەسەری ئەم کەسانەکەین و من لە ئەڵمانیا ئەم بوارەم خوێنەوە تەواو کردو لە ئەڵمانیا ئەوترا ڕیابلیتیشنی شەویلگە 6 بۆ 9 مانگە واتە 6 بۆ 9 مانگ ئەم کەسانە ئەبێت چارەسەر وەرگرن و لەنا ئەو چارەسەرایە پلانێک بوو پلانێکی زۆر هەمەلایەن بوو وەرزشیشی تیا بوو ئەو کەسانە بۆ بچنە بۆ فتنەس وەرزشیان کردایە هەندێک جار ڕێنمایی دەرونیا وەرەگرت و ئیش لە ناو ڕیخۆڵ و مەعدایانە ئەگە پێست بکرا ئەکرا دانیشتن و نەریتی ژیان ڕۆژانەیان بۆ چاکەکرا ئەگەر کێشە لە حوزە هەبووە بۆیان چاکەکرا لە پشتە هەبووە بۆیان چاکەکراواتە چارەسەرەکەی ئەبێ مادەم ئەمە خۆی شتێکی فرەڕەهەندە ئەبێ بە فرەڕەهەندانە چارەسەری بکرێت هەندێک جار لەوانەیە دکتۆری دەرونیشی تێکێچکۆ کەسانی کە زۆر ناڕازین زۆر تووڕەن زۆر نەئارامن ئەم کەسانە لەوانەیە پەیوەندیان کێشەکان پەیوەندیشی بە دەروونەوە هەبێت لەوانەیە پێویست کات دکتۆری دەرونیشی تێبکەیت و لە هەموو لایەک و ئیشیان بۆ بکرێت بە دکتۆری دان و بە ئێمە و بە دکتۆری دەرونی بۆ ئانشی کە بۆیان ڕێکەکەنەوە بۆیە زۆر ئالۆز و ئەبێ فرە لایەنانە بێت. بەڵێ دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێزانە ئەحمەد قادر ماستەر لە چارەسەری سەر و مل و شەویلگا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان بوو. بەڵێ عەزیزانم ئێستاش پێیانێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لادووەکۆ لەگەڵمانە کاروان سڵاوت لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بله کوژین سپیدا باش بی سپیدا بینرین گله کردستان باش بیتن زانیاریان پارێزگە ها دوو که کوژین دشوی دست پکن کو خرفبون قزازدا خو شوادی دست پکر بون اوجی ناراضیاتیا خلق قزازدا خو بوکو پشتی هاتنا ویروس کرونا حکومت هرما کردستان بریار دا بوکو او تانکر یانجی او ترمبلن بار هلگرن کل ولات ترکیه تنت نفا هرما کردستان دا بو بازرگانی کرنه رگری له هات بو کرنج بر بلافبون ویروس کرونا کو وقتی کو رگری له هات یکرن خلق قزازدا خو استودمن بو و بریاره کو اوان شینا ترمبلن ترکیه کارت کر ل حکومت هرما کردستان بریار دا کو او تانکر یانجی بجنو شوفرن وان تانکرن بازرگانی ولات ترکیه قصدت نوهرما کردستان کر بریار دا کو او بخو جارکادی بهنت نوهرما کردستان دا وکی بریا هات نو ویروس کرونا اوجی ناراضیبون شلا خلق قزازدا خو و درست کشبر کو پشتی هات نو ویروس کرونا و درست بونا قیرانا دارایی بیکاری کازور پارێزگە ها دوو که قزازدا خو دور بادینان درست بویه اوجی بجن وکو دلیودیتن بو بو خلق قزازدا خو کو شوفرن ترکیه ام بازرگان قصدانه و پارێزگە ها دوو که نکن و او خو خلق قزازدا خو خلق پارێزگە ها دوو که لجهوان کار بکن اوجی بو بارسوکیه بو خلق قزازدا خو کو خوب کار بکن ویدم قیراناوی داله او بریاره کو هاتنا شوفرن ترکیه بونا و هرما کردستان دلگرانی لشلا خلق قزازدا خو و تایباتی تخاگنجانش برکو بیکاریت نو تخاگنجان دایازده ناراضی بون دیف خدا اینان و خرفبون لدرست بون هر واسط نو و خرفبونا دا تندوتیجی درست بو کو جنوکو هات یا دیار کردن جی کو زیادتر ج 5 کسان بریندار ببون جهازن امنایی و هر واسطان خلق قزازدا خوشی بریندار هبون هر چند برینن واسوج بون ل
بریندار هەبوونش ئەگەرێ تونندوتیژیت ناوبەرە خەڵکی قەزازاخ و هەروەسان هێزێن ئێمناهیەژیدا وەکو چاڵاکوانێکیژیدا دیارکردن و خەڵکە دەڤەرە بادینان نەشێتن خڕڤەبوونان بکەتن هەرگاوەکە خڕڤەبوونێکیان ژی نەڕازیبوونە کرد لە دژی بڕیارێکە حکوومەتەیان نەڕاوایان ژی بوو بدەستێخستنا مافەکێ خۆ پارێزگە هاتووکە هێزێن ئێمناهیە بدەستێن دەرەکی تاوانبار دکەن ji ber hindê jî heta vê gavê hindek rojnamevan maynet zîndanê da wekû Ehmed Zaxoyî û herwastan wekû berwerî rêkxerê xirvebûna yan jî rêkxerê dengê neraziyê fermanberên parêzgeha dûkê heta vê vê gavê jî maynet zîndanê de herwasa Omêd Beruşkî wekû çalajvanek û rojnamevanek kêşta zîndanê de mayne nehatîne azadkirin. بەڵێ سوپاس بۆ پاملێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لا دووهۆ کۆلەگەمان بوو بەڵێ ئەزانم هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باز لە دروستکردنی خۆشویستن بۆ کارەکەمان ئەکەیم بزین ئەم خۆشەویستە چۆن دروست بکەین و لەمان کاتیشدا دەوروبەر تا چەند کاریگەری هەیە و ئەگەر هاتوو ئەم خۆشەویستیە نەبێ پلانەکان چین بۆ ئەوەی کە کارەکەمان خۆش بێت و تێیدا سەرکەوتوو بین هەر بۆ مەبەستەش بەڕێز لاوی کرمان چالاکوانی مەدەنی باشێکی ڕاستەوخۆ لامانە لاوی خان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت لاوی خان با سەرتا باسێک لەوە بکەین کە مەبەستمان چییە لە خۆشویستن بۆ کارەکەمان خۆشویستن چی ئەگرێتەوە کە ئەڵێن خۆشویستن بۆ کارەکەمان ئەگەر ئێمە بمانێت لە کارەکەمانە سەرکەوتوو بن کلیلی تۆ بۆ سەرکەوتنی کارەکەت خۆشەویستی و دڵسۆزیتە بۆ کارەکەت و پەرۆشی تۆ دەور ئەبینێ بۆ گەیشتن بۆ ئامانجەد یاخود سەرکەوتنی زیاتر لە کارەکەتدا ئەگەر پەرۆشی نەبێت تۆ بۆ ئیشەکەت ئەکید نەسەر دەکەوێت و نەفێر دەبیت. لاوی خان با بزانین چۆن ئەم خۆشەویستیە دروست بکەین چۆن ئەو کەسەی کە دەست ئەکا بە کارێک ئەگەر هات و کارەکەشی خۆش نەویست چۆن وا بکات ئەم خۆشەویستیە دروست بکات. بەڵێ ئەگەر تۆ دەستەکرد بە ئیشێک پێویستە یەکەم شت ڕیسێژ لەسەر ئەو ئیشە بکەیت یاخود زانیاری زیاتر لەسەر ئەو کارە کۆکەیتەوە و پلانت هەبێت بۆ نمونە پلانی ئەیوبی هەیە تۆ ئەتوانی بۆ دەستپێکی هەموو ئیشەکان بە چەند پلانێک دەست پێ بکەیت چەند شتێکی تایبەتی هەیە کە تۆ بۆ ئیشە ئەگەین بۆ منە ئامانجەکەت ڕێڕەوی ئیشەکەت دیاری ئەکات تۆ دایمە ئەگەر چاود لە ئامانجەکەت بێ ئەکیت کارەکەت خۆش دەوێت و پێویستە زیاتر بایەخ بە کارەکەت بدەیت دەستەکانە خۆش بێ لاوی خانەگەڕی وڵای بەڕێزت بەڵێ ئازان وەگەزانین کە گوڵ هێمای خۆشەویستیە و ئەگەر هاتوو کارەکەمان لە ڕێگەی فرۆشتین گوڵەوەی بێگومان خۆشەویستی ئەبەخشینە چواردەورەکەمان هەر بۆ مەبەستەش راپۆرتێکمانەیە لەسەر گەنجێکی بەتوانە کە دەرچووی زانکۆیە بەڵام لە ئێستادا گوڵ ئەفرۆشێت لەسەر شەقامەکان با بێ کۆبینەری بین و دواتر وەردەوام ببین. هەموو ڕۆژێک خۆی شیک دەپۆشێت بە چەپکێک گوڵەوە لەسەر شەقامەکانی شار پێشوازی لە ڕێبوار و خانەخوێنی سلێمانی دەکەن. ژێوی من بۆ گڵۆپە سوورەوەیە چاڕوانە بم کە گڵۆپەکە سوور ببێت و دەست بکەم بە ئیشەکەم 4 زمانە زانم عەرەبی ئینگلیزی کوردی فارسی گرافیک دیزاینەرم باهۆز بۆ ئەوەی گوڵەکانی سیس و نەژاکێن لەگەڵ ئێوارانی سلێمانی بە فێنکی گوڵ دەفرۆشێت. ئەو گوڵەمانای خۆشەویستیە بانای عیشق و محبەت و مرۆڤایەتیە ئەیفرۆشینی تر دێن و شەرم ناکەم بە شانازی وەکو گەنجێکی ئەم وڵاتە لەگەڵەوەی کە شەهادەم هەیە و تاعین نەبووم و دانەمەزراوم هیوای خۆم لە دەست نەداوە بێگومانم ڕۆژێک ئەگەم بە هەمووی ئەو شتانەی کە ئەم هەوێ ئەمڕۆژ پارەکانم بۆی لێم جیاوە ببزانم چەندم خێر و چەنە هینای خەمەنە ئەو گیرفانەمانێ بۆی دوای جیاوەکەم ئەمڕۆ کە تەقریبی پێم وابێت 12500 دینار بووە باهۆز لەگەڵ هەر گوڵێکدا کە دەیدات بە کڕیاران عشق و خۆشەویستی و لێبوردەیی لەگەڵ هەنە کات پیرەکانی ژێکڕن
زۆرم بەلاوە جوانە کە ژنومێردێکی بەتەمەن لە ناو سیارەکە دانیشتون و گوڵێکیان پێم یعنی بەو تەمەنەوە ئەو عشقیان لە بیناماوە یعنی بەدەم یەکۆ زەردەخەناکەن بەس زۆرینەی ئەو کەسانی کە گوڵەکە ئاکڕن گەنجن کچ و کوڕی گەنجن. بەردەوام ڕەنگی سوور هێمایە بۆ وەستان بەڵام بۆ ئەم گوڵفرۆشە سەرچاوی بژێوێتی. گوڵفرۆشەکان لەسەر شەقامەکان چاوەڕوانن چاوەڕوانی سووربوونی گوڵۆپی تەرەفلایتەکانن لەسەر شەقامەکان لەگەڵ سووربوونی ڕەنگەکەی ئەوان ژیان و کەسابەت و بژێویان دەست پێ دەکات گوڵ دەفرۆشن و بژێوی ژیان و ماڵ و منداڵەکانیان پەیدا دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد کە ئەو راپۆرتی بۆ ئامادە کردوین. لاوی خان یەمە لای بەڕێزت وەک بینیمان کە ئەم گەنجال لەسەر شەقامەکان گوڵ ئەفرۆشێ و خۆشی باسی لەوە کرد کە بژێوی ژیانی لەسەر ئەمەیە و بەلاشەوە هیچ ئایبنیە و شانازی بەکارەکەیەوە کات تا چەند گرنگە ئەو کەسانەی کە هەر کارێک کە ئیکەن ڕۆژانە شانازی پێوە بکەن و بە عیبی نەزانن. بەڵێ وەکو لەم راپۆرتە بینیمان و زۆر کەسی ترمان هەیە لەواچێت ئەو ئیشەیەکە اختصاصی خۆی نەبێ یاخود چۆنەڵی لەبەر هۆکارێک بێ یاخود معیشەتی ژیانی بێ دەست باتە ئەو کارە بەڵام ئەوەی لای من مهمە ئەوەیە کە دڵسۆزی لە ئیشەکەیە دەور ئەبینێت ئەکید ئەو کەسانش ئەگەن بە ئامانجەکانیان و سەرکەوتوو ئەبن زۆر لەو کەسانە باشترن کە لە ماڵ و بەبێ ئامانج و بەبێ هیچ چۆنەڵی بەبێ هیچ ئیشێک دانیشتون لە ماڵەوە بەڵام لەگەڵ ئەوە سێرەکەی ئەم کوڕا لاوچێ شەهادەی زۆری هەبێ و زمانی زۆریشی زانی بێت و لەگەڵ ئەوەش هەدەستیا بێتەم ئیشە بەڕای من تومحی زۆر زۆر زیاترە. بێگومان. لاوی خان لەگەڵ ئەوەی کە زۆر کەسمان هەیە وەکو ئەم گەنجە خاوەنی شەهادەن وەکو خۆدوتت چەند زمانێک ئەزانن ئەرکی حکومت لێرەیە چی ئەبێت بۆ ئەوەی کە کاریان بۆ بڕەخسێنە بۆ ئەوەی کار بکەن. بەڵێ لە زانکۆکانە چەند شتێک مهمە کە بکرێت لە کۆتا ساڵە بۆ نمونە کردنەوەی سیڤی نووسین و پرۆپۆزڵ کە ئەمە دەور ئەبینێ لە وەرگرتنت لە کارەکەت بەداخەوە لەواچێ زۆربەی دەرچووەکانمان توانای نووسینی سیڤێکیان نەبێت کە ئەوە زۆر زۆر دەور ئەبینێتەوە لە ئەو ئیشەی کە بۆی ئەچی یاخود ئەو سیڤەی تەقدیمی ئەەکەی ئەوە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی وەربگیریت یاخود قبول بکرێت و لەگەڵ ئەوەشە سێرەکەی زۆربەی کۆمپانیاکان بیستمانە کە ئەڵێن کە یەتە ئەم کۆمپانیا بۆ منە ئەبێ اختصاص یاخود پێشتر 5 ساڵ ئیشە کردبێت بەڕای من ئەوە شتێکی هەڵەیە چونکە ئێمە دەرچوانوان هەیە کە لاوەچە ئەستێکی زۆر زۆر بەرزیان هەبێ بەڵێ کاریشیان نەکردو لاوەچەشتی تازەگەریان پێبێت یاخود توانایەکی زۆر زۆر باشتریان هەبێت بەڵام هەلیان بۆ نەڕەخسێت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانیت تۆ بۆ نمونە ئێستا من 4 ساڵە لە کاری خۆبەخشیە ئیش ئەەکەم زۆر سپاس لە چەند بوارێکی جیاوازە ئیشەکەم بۆ نمونە ئەگەر من سیڤەکەم کە سیڤەکەم دروست کرد لاوچێت بە زۆر شت بە زۆر کار پڕ بوو بێتەوە و تەقدیمی شوێنێکم کردبێ ئەگەری وەرگرتنم زیاتر بوو بێت. دەستەکانە خۆش بە سەرکەوتو بیت. لاوی خان باباسێک لۆ بکەین لە کەرتی تایبەت تا چەند گرنگە و کەسانی بۆ نمونە کۆمپانیایەکیان هەیە یاخود کارگەیەکی بەرهەمێنانی شتومەکیان هەیە تا چەند گرنگە ئەمان هەری کار بۆ گەنجان بڕەخسێنن بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو لە ڕێگەی حکوومەتەوە نیانتوانی کار بکەن لە ڕێگەی کۆمپانیا و لایەنە تایبەتەکانەوە بتوانن کە کاری خۆیان بکەن. بەڵێ وڵای زۆر شت هەیە بتوانرە بکرێ بۆ نمونە ئەو کۆمپانیانیان ئەو شوێنە گەورانە ئەتوانن کۆنتاکت لەگەڵ زانکۆکانە دروستکەن بۆ نمونە یەکەمی بەشێک بمونە بەشی ئایتی بێ باشترین یان وەربگرن لای خۆیان لەو ساڵەیە یاخود پێویستیان بە کارمەندێکە ئەتوانن داوا لە زانکۆکان بکەن کە هاوکاریان بن لە دۆزینەوەی ئەو کەسانە چکە کەسانی زۆر زۆر زیرەکمان هەیە من بە حکمی ئەوەی لە کاریێرەخراوەیە ئیشەکەم و کۆنتاکتم زۆرە لەگەڵ قوتابیانە
کەسانی زۆر زیرەک بەدی ئەەکەم و هیچ لایەن گرێک و یاخۆت پشگیریەکیان نییە. لافی خانجا ئەم کۆنتاکتە دروست کراوە لە بینی زانکۆکان و کۆمپانیاکان و چی بکرێت بۆ ئەوی کە دروست بکرێت؟ بەداخەوە تا ئێستا هیچ بەداخەوە ئەو کۆنتاکتم نبینیەوە دروست بکرێت بۆ ئەوی دروست ئەتۆ نازانم ینی ئەتوانرێت دەست پێش خەریب کرێ بۆ هەموو کۆمپانیاکان بتوانن تەرحی ئەوە بکەن کە لە زانکۆکانەوە کارماندەکانیان وەربگرن. بەڵێ لاوی خان هەموو کات کە لە قوتابخانەکاندا خوێندکاری ئێمە پەروەردە ئەکرێت هەر لە سەرچای خوێندنی و تا ئاگاتە ئامانجەکانی بیر لەوە کاتەوە کە ببێ بە دکتۆر ببێ بە مهندیس بەڵام هۆکار چییە کە بیر لە کارەکانی تر ناکاتەوە ئێم کارانی تر ئەی تا چەند گرنگە کە وان لێ بکەین کە نەک تەنها ئەو دوولایەنە بەڵکو کاری تریان خۆش بێت بەڵکو هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ئەگەر نەیانتوانی ببن بەوانە ئەگەر کاری تریشان دەستکەوت خۆشەویستیان بۆ ئەمانەش هەبێت. بەڵێ ئەگەر سیر بکەین لە وڵاتانی تر تا لە های سکوڵەوە چەند بەشێک ئەخرێتە بەردەمی خوێندکاران بۆ نە بەشی هونەر هەیە بەشی ڕاضی هەیە بەشی میوزیک هەیە خۆیان ئەتوانن ئەو بەشە دیاری بکەن یان ئەو حەزە دیاری بکەن خۆیان لەو بەشە بدۆزنەوە و اختیاری ئەو بەشە بکەن و لەگەڵ خوێندنەکەیە خەریکی ئەوەش بن. بەڵام لێرە کەس نییە بتوانێت توانەکانی تۆ بدۆزێتەوە. تۆ ئەتوانی خۆت هەوڵ بی بۆ ئەوە لەگەڵ ئەوەشە یعنی تاکەکانمان ئەتوانن چۆنەڵێ هەوڵی خۆیان بن بۆ ئەوەی بگەن بە ئەو خولیایان ئەو حەزانی کە هەیەە. بەڵێ لاوی خان تا چەند گرنگە کە حەز و خۆشەویستی پێش بڵین ئەو شەهادەیە بێ کە بەدەستی ئەهێنی بۆ نمونە ئەگەر گەنجێک کە لە لادەیە ئەژی جیاز لە گەنجێکی زانکۆ ڕۆژانە خۆی بە کشت و کاڵکردنەوە خەریک ئەکا تا چەند گرنگە کە ئەمان حەزێکیان هەیە و لە بوارەکەدا شارەزان نمرە نەکرێتە پێوەرێک بۆ ئەوەی کە بڵێن لە زانکۆکان وەربگیرن ئەمانیش بکرێنە هۆکارێک بۆ ئەوەی کە لە زانکۆکان وەرگیرن و لە ئایندەدا خزمەت بکەن. بەڵێ ئەگەر لە ئێستا سێر بکەی ئێمە مەعهەدمان هەیە و زانکۆشمان هەیە بۆ نمونە بەشە توبیەکانیش هەیە کە ئێستا لە مەعهەدا ئەتوانیت بە نمرەیەکی کەمتر وەک لە زانکۆکانە داخڵ بکرێت و چۆنەڵێ تەواوی بکەیت ئەو بەشە ئەگەر حەز و ئارزوود لێ بێ بۆیە هاوکارێکی باش بوون یعنی لە مەعهەدەکانە کە کراوەتەوە مەعهەدە ئەهلیەکان بتوانرێت ئەو کەسانە بگەینێت بە ئارەزۆکانی خۆیان. لاوی خان تا چەند گرنگە ئەگەر ئێمە لە بوارێکدا کارمان کرد خۆشەویستیمان بۆی نەبوو کارەکەمان بگۆڕین بۆ نمونە ئەگەر لە کارێک سەرکەوتو نەبین کارێکی تر ئەنجام بدەین بۆ ئەوەی کە بتوانین توانەکانی خۆمانی تێدا بدۆزینەوە. ئەو شتە زۆر تەبیعیە تۆ ئەگەر زانی و لە کارەکەت سار بوویتەوە ئەتوانیت بۆستیت و سێری 6 مانگ لەمە پێشی خۆت یاخود ساڵێک لەمە پێشی خۆت بکەیت بزانیت ئایا هیچ گۆڕانکارێک لە توای بەدی کراوە یاخود شتێکی تازە گەری فێر بوویت یان ستێپە بەرز بوویتەوە ئەگەر زانی و هیچ یەکێک لەوانە بەدی ناکەیت ئەتوانیت کارەکەت بگۆڕیت یاخود ڕێگەی گەیشتن بە ئامانجەکەت بگۆڕیت. لاوی خان هەر کەسێک لە بەرامبەر کارکردنیان بێگومان موچەیەکی دیاریکراوی هەیە تا چەند زیادکردنی ئەم موچانەوە سوپاس نامن لە ڕێگەی موچەکان ئەمانە بێتە هۆکاری ئەوەی کە حەزت بۆ ئیشەکەت زیاتر بکات. زۆر ڕۆمان نەک زۆر بەشمان هەمومان کە ئیشەکەین لە بەرامبەر موچەیەکە یان بڕێکی دیاریکراوە ئیشەکەین ئەکید ئەوە کە پێویستە بکرێ بەڵام ئەگەر کەس نەبوو پشگیری تۆ بکات یاخود لایەنگری تۆ بکات ئەکید پێویستت بۆ نییە تۆ خۆت دایمە سوپاسی خۆت بکە یاخود زیاتر هەوڵە بۆ ئەوی لە کارەکەتدا سەرکەوتوو بیت. زۆر کەس هەن لاوی خان بە خۆبەخشیش کارەکەن بەڵام حەزێکی زۆریان هەیە بۆ ئەو کاری ئەیکەن هۆکاری ئەمە چییە؟ ئێستا من کە دەستم کرد بە کاری خۆبەخشی لاوەچێ لە هەنێ چۆن ئەڵێ بۆشایی ژیانمەوە دەستم ما بێتە ئەوە یاخود هیچ نەبوو بە خەریکی بوو باڵێ فەراغی ژیان دەستما بێتە کاری خۆبەخشی و لەگەڵی ڕۆشت بێتم بەڵام ئەمەنە دڵسۆز بووم بۆ ئیشەکە لە ڤۆڵنتێرێکی ئەتیادێ وردەوردە بووم بە بۆردی ڕێکخراوێک دواتر ئێستا بوومەتە سکرتێری ڕێکخراوێک لە لقی سلێمانی
سەرکەوتو بیت لاوین خان با باسێک لە کاریگەری چواردەور بکەین زین چواردە و تاشان کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە حەزمان بە کارێک بێت ئەگەر کارەکەش لەگەڵ خۆشمان نەشیاو بێت ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر چواردەورەکەمان تا چەند وامان لێکن کە ئەم کارەمان پێعی بێ بۆ نمونە وامان لێ بکەن ساردمان بکەنەوە لە ئەو کارێ ئیکی بەڵێ من دایمە ئەڵێم ئەگەر تۆ دەستدایە ئیشێک زانیت چواردەورەکەت ڕێگرن یاخود چەند شتێکیان هەیە بۆ ئەوەی کە بە تۆ بڵێن ئەو کارە مەکە یاخود باش نییە تۆ ئەتوانی بیت لە کارەکە بقۆڵیتەوە خاڵە نەگەتیفەکانی دیاری بکەیت ئەگەر زانی تەقبولی ئەو خاڵانە ئەەکەیت ئەو بەردەوام بە ئەگەر زانیشت چۆن ئەڵێ هیچ خاڵەکەی نەگەتیفی نییە ئەوەش لەو کاتەشە ئەکید لە ئەو کار و بەردەوام بەداخەوە لێرە زۆر ئەوە ڕوبەڕوومان ئەبێتەوە کە دەستینە کارێک بە تایبەتی ئافرەتان کە چواردەور زۆر تەسیری هەیە لە سەریان ئەو کارەمەکە ئەو عیبە و تۆ دەرئەکەویت و زۆر شتمان هەیە بەڵام ئەکید ئامانج و دڵسۆزی خۆت ئەزگەێنێ بۆ و ئاستی کە خۆت ئەتەوێتمان. لاوی خان بوونی کێشە لە ناو کارەکەمانە بێگومان هیچ کارێک بەبێ کێشە نابێت ئەگەر ڕۆژانێمە کارمان کردووە کێشەیەک ڕوبەڕوومان بۆیەوە تا چەند گرنگە ئەم کێشانەوەمان لێ نەکات بۆەوەی کە لە کارەکەمان سار ببینەوە کۆڵ بدەین. ئەکید ئامانجەکەی تۆ دەور ئەبینێت لاوچە زۆر بەمان ڕۆژانە ڕوبەڕووی کێشە بوو بێتین تۆ لەگەڵ کارمەندەکانی ترایە خۆت بەڕێوەبەر و کارمەند نابێت ئەمە بێتە هۆی ساربوونەوەی تۆ لە ئیشەکەت چکە تۆ ئەو بیر هەبێ کە تۆ ئیشەکەی ڕێگەیەکە هەڵەبژاردو بۆ گەشتن بە ئامانجەکەت وێ بەردەوام بە و تا پێی دەگەی. لاوی خان کەسی شیا و هەمیشە بۆ شوێنی شیاو کراوە تا چەند گرنگە ئەو کەسانی کە ئەچن کار ئەکەن توانەکانی خۆیان لەو کارەیە بدۆزنەوە بۆ نمونە بەداخۆ لە ئێستادا زۆربەی و کەسانی کە لە شوێنەکاندا ئامەزرێن لە ڕێگەی واستەوەیە و ئەمە تا چەند وە ئەکات کە حەزێکی تایبەتت نەبێ بۆ ئەو کارەوە نەتوانی کە کارەکەت بە باشی ئەنجام بدەیت. بەڵێ ئەوەش وەکو 5 ساڵ اختصاسەکە وایە کە کۆمپانیەکان داوای ئەەکەن کە چۆنەڵی خەڵکی گەنج هەیە کە زۆر ئەکتیڤ و زۆر بەتوانایە نەیانتوانی بەشدارکەن ئەمەش ئاینەن شت خەڵکی زۆر ئەکتیڤ و بەتوانامان هەیە کە لە بوارەکەی دایاخود لەو اختصاسەیە ئەستێکی باشی هەیە توانایەکی باشی هەیە بەداخەو بە بۆنەی ئەوەی کە واستە و یاخود پێشکەوتنی هەنێک کەسی تر هەیە بە بۆنی ئیلاقات بە یاخود چەند شتێکی تر بێت ئەوانە بەشخراو کراون بۆیە زۆر کەسیژەیە لەو ئیشەی سار بووبێتیان لە اختصاسەکەی خۆی سار بۆتەوە. لاوی خانووکو دوامین پرسیارم کەواتە حەزەکەت بۆ کارەکەت خۆشەویستی دروست دەکات وایە؟ ئەکید. بەڵێ دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز لاوی کرمان چالاکوانی مەدەنی کە بەشێکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.